کاتتان باش بەڕێزان. شەوتان باش، هەموولایەک بەخێر بێن. خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەم شەو وەک دەبینن وێبیناری ژمارە 102 کە بەردەوام شەوانی شەممە لەسەر بابەتێک کەسایەتێکی پسپۆر داوت دەکەین بۆ ئەوەی گەنگەشەیە و بابەتە بکا و بیخاتەڕ و پاشانێش لەگەڵ ئێوەی بەڕێز گفتگۆی لەسەر بکەن. ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا چاڵەکیەکانی چڕ کردوتەوە، ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. جگە لەو وێبینارەی شەوانی شەممە چەندین بەرهەم و چاڵاکی تری هەیە بە بەردەوامی. یەک لەوانە بۆ نمونە چاپکردنی کتێب. تا ئێستا 5 کتێب چاپ کراوە لەلایەن ئەکادمیای مێگامایند پلس. وانەکانی ژیان 333 وانە بە ئینگلیزی و بە کوردیە. هەروە بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا وەرگێڕانە. ئەو سێ کتێبی کۆتایی لەسەر بواری پەروەردەن وەرگێڕانن. 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. ئەو سێ کتێبەی دواییان لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکراوەتەوە بە خۆشحاڵیەوە. کتێبی ناوەڕاست کە پۆلەکەت بەرەواش بکەوە چاپی دووەمی وا لە چاپخانەیە، لە زووترین کاتدا دەکەوێتە بەردەستی ئەوەی خۆشەویست کە هەم QR کتێبی دەنجیشی لەگەڵدایە. جگە لەو کتێبانە پلس فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە بە خۆڕاییە، فەرهەنگی زار دیکشنەری کە ئینگلیزی کوردیە لە ئێستادا بەردەوام کاری تێدا دەکرێت، بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندرۆید کار دەکا بە خۆڕاییە وەکو وتمان، بەڵام جارێ ئۆنلاینە بەس بە ئینتەرنێتیش دەکا. ئێوەی بەڕێز دەتوانن هەم دەوڵەمەندی بکەن، هەم وشەی بۆ زیاد بکەن و پێداچوونەوەشی بۆ بکەن، بەوەی کە بەشی فیدباک دانراوە. ئەگەر وشەیەک ڕاست نەبوو، هەڵەی تێدا بوو یان زانیارێکی زیاتر هەبوو، دەتوانن بۆمان بنێرن، یان ئەگەر وشەیەک ئەسڵەن تێدا نەبوو دەتوانین دەوڵەمەندی بکەین. تیمێکی خۆبەخش بەردەوام کاری تێدا دەکا بۆ دەوڵەمەندکردنی، کە هیوامان وایە لە داهاتووی نزیک وەشانی نوێی دەربچێ کە هەندێک تایبەتمەندی باشی تێدا هەر بە خۆڕایش دەمێنێتەوە. ئەوە بڕیاری ئێمەیە بە شێوەی ئۆنلاینەوە، هەوڵیش دەدەین زارەکانیش هەمووی لە خۆ بگرێت. جگەلەوە ئەکادمیای مێگامایند پلس لەسەر تۆڕی کۆمەڵایەتی و لەسەر با بڵێن کەناڵی یوتیوب بەردەوامە لە چاڵاکیەکانی لە فەیسبوک و با بڵێن یوتیوب کەناڵی تایبەت و گروپی تایبەت هەن. ئەگەر دەتەوێت ئەندامێک لە گروپەکانی ئەکادمیە ئەو QR کۆدەی تەنیشتی دەستە چەپ خوارەوە سکان بکە، یەکسەر دەچێت ناو گروپەکان، یان ئەگەر نامەیەکی بنێرە بۆ ئەو ژمارەیە کە هەیە لەسەر ڤایبەر و وەتسەپ و تێلەگرام بۆ ئەوی داخلی گروپە گشتیەکانی ئەکادمیا بێ. چەند جۆر خولی هەیە، خولی جۆرا و جۆری هەیە ئەکادمیا. هەندێک خولی ڕوبەڕوو بوون کە لە هاویندا بەڕێوەچن بەتایبەتی لە کاتی پشوەکان، هەندێک خولی ئۆنلاینیشن و هەندێک خولی تۆمارکراویشن. ئەو خولانەی کە تۆمارکراون و ئێستا بەردەستن دوو خولن. یەکێکیان خولی بنەماکانی نووسینی توێژینەوەی زانستی بە شێوەی تۆمارکراوە و 6 مامۆستای بەڕێز هەریکە لە پسپۆڕی جیاجیا وانەکان دەڵێنەوە و تەسجیل کراوە. خولی دووەم تایبەتە بە تەکنیکی تاقیکردنەوەی PTE ئەکادمی کە ئەویش 3 ڕۆژە خولێکی تۆمارکراوە. لە داهاتووشدا چەندین بەرنامەی ترمان هەیە. ئەگەر دەتوێت خولانە دەست بکەوێت دەبێت بە تایبەت پەیوەندی بە ژمارە ئەکادمیا بکەیت، زانیاری دروستت پێ دەدرێت لەم بارەیەوە. بەرنامەی ترمان هەیە لە ئایندەی نزیک، ڕەنگە خولی جۆرا و جۆری تر دەکەینەوە، بەڵام نامانەوێت زۆر کاتی ئێوەی بەڕێز بەو با بڵێن پێشەچیانە ببین. وێبینارەکانی ئێمە وەکو گوتمان ئەوە ژمارە 102
90 خولەکە نیوەی کاتەکە بۆ قسەکەری ڕئیسی ئەو ڕۆژە دادنەین، نیوەکەی تر بۆ ئێوەی بەڕێزە بۆ ئەوەی پرسیار و سەرنجی خۆتان بخەنەوە. ئێوە دەتوانن بە 3 شێوە بەشدار بن. شێوەی لێرە لە چات بۆکس دەتوانن بینوسن، ئێمە پرسیارەکان ئاراستە دەکەین. ئەگەرنا دەستت بەرزکەوە لە کۆتایی ئێمە هەوڵ دەدەین ڕێگەت پێ بدەین تا کۆمایکەکەت بکەوە بۆ خۆت پرسیارەکەی ئاراستەی دکتۆر بکەیت. ئەو چالاکیە زندیش لە ڕاستەخۆ لە فەیسبوک دەگوازرێتەوە، ئەوەی بە فەیسبوک لەگەڵمانە دەکرێت لە کۆمنتی ئەوێدا پرسیارەکەی یان سەرنجەکەی بنووسێ، ئێمە دەیگوازینەوە بەڕێزان. تکایە پێش ناکەن هاوی خۆت بنووسی لە چات بۆکسەکە، ئەگەر پرسیارێکتە بوو دەتوانی لەوێ دایبرێ، ئەگەرنا ناوشت پێویست ناکە. ئەو وێبینارش وەکووانی تر هەمووی تۆمار دەکرێت بۆ ئەوانەی کە دەرفەتیان نەبووە لەگەڵمان بن یان ڕێک نەکەوێت، دەتوانن دواتر سەیری بکەنەوە بە خۆڕایی لە چەناڵی یوتیوب بڵاوی دەکەینەوە لەگەڵ ڕێزماندا. ئێمە بۆ ئەم شەو بەڕاستی لەبەرەوەی وا بەرەو دەستپێکردنی دەوامین لە ناوەندەکانی خوێندن، دەستپێکردنی فعلی بەستمانە لە زانکۆ و پەیمانگا و قوتابخانە و لە زۆر شوێنەکان، بۆیە بە پێویستمان زانی ئەو بابەتە بخەینە بەرباس کە زمانی جەستێ چەند گرنگە، هەم بۆ ڕاهێنەران، هەم بۆ مامۆستایان، هەم بۆ سەرپەرشتیاران، هەم بۆ دایک و باوکان، بۆ هەموو ئەوانەی کە گرنگی دەدەن بە پەیوەندیەکان زۆر گرنگە. بۆیە کە داوامان لەگەڵ دکتۆر فازڵ قسەمان کرد، ئەو بابەتەمان پێ باش بوو لەبەر گونجانی کاتەکە لەگەڵ کاتی کردنەوەی دەوامی فەرمی ناوەندەکانی خوێندنە. پێم وایە کە دکتۆر فازڵ جاف زۆر لەوە ناسراوتر، ئەمە بە چەند دیارێک بیناسێنین، بەڵام هەر بە کورتی دکتۆر فازڵ لە ساڵی 1950 لە کەرکووک لەدایک بووە، ئێستا لە هەولێردا دەریشێ، پلەی زانستی پرۆفسۆری یاریدەدەرە، مامۆستای زانکۆیە، پێشووتر ڕاوێژکاری وەزارەتی ڕۆشنبیر و لاوان بووە، ماوەیەکیش ڕاگری کۆلیژی هونەر بووە، هونەرە جوانەکان بۆ سەر بە زانکۆی سەلاحەدین، وەکو وانە بێژ لە زۆر زانکۆکانی کوردستان وەکو زانکۆی سەلاحەدین و زانکۆی تیشک و زانکۆی لوبنانی فەڕەنسی وانەی وتۆتەوە. سپۆڕی هەیە لە زمانی جەستە لە گوتاربێژیدا، هەروەها لە زمانی جەستە و دەنگ لەوانە وتنەوەدا. بەڕێزان نووسەر و دەرهێنەر و ڕاهێنەرە، ڕاهێنەرێکی بەناوبانگی نێودەوڵەتیە، لە چەندین وڵات ڕاهێنانی وتۆتەوە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە کەرکووک تەواو کردووە، دوایەوە لە بەغدا بەکەلەرووسی لە شانۆ لە ئەکادمیای هونەرە جوانەکانی زانکۆی بەغدا بەدەستهێناوە، پاشان دیپلۆمی لە زانستەکانی شانۆ لە ستۆکهۆڵم لە سوید بەدەستهێناوە، دواترش ماستەری لە کۆلێجی گۆڵدسمت لە زانکۆی لەندەن بەدەستهێناوە، دکتۆرا کەشی لە زمانی جەستە لە ئەکادمیای شانۆ لە سانت پترسبۆرگ لە رووسیا، هەروە لە چەندین پەیمانگای باڵای چەندین وڵات وانەی گوتۆتەوە، وەکو ڕاهێنەر کاری کردووە، وەرکشۆپی ئەنجامداوە لە وڵاتانی بریتانیا و سوید و فنلەندا، ئیتالیا، مەغریب، تونس، لوبنان، ئیمارات، ئوردن، بەحرین، کوێت، ئەوە جگە لە عێراق و لە کوردستانیش. کتێبی زۆر زۆرە، 10 کتێبی بە زمانی کوردی و عەرەبی تا ئێستا بڵاو کردێتەوە، چەندین وتاری زانستی لە گۆڤارە ئەکادمیەکان بڵاو کردێتەوە، چەندین وتاریشی لە ڕۆژنامە عەرەبیە بەناوبانگەکان هەبووە، ساڵانێکی زۆریش گۆشەی تایبەتی خۆی هەبووە لە ڕۆژنامەی هەولێر و لە باس و لە چەندین کۆنفرانس و دیداری ئەکادمی بەشداری کردووە، چەندین جار سەرۆکایەتی ئەو دیدار و کۆنفرانسە ئەدەبی و فستیڤاڵانەی کردووە لە وڵاتە عەرەبیەکانیش. لە ساڵی 2013ەوە ئەندامی ئەمیندارەتی دەستەی شانۆی عەرەبیە، الهيئة العربية للمسرح، وما 4 ساڵ هەڵبژێردرا بوو. چەندین کتێبی وتمان هەیە، کتێبەکانی بە کوردی فیزیای جەستە، هەروەها دەرهێنانی شانۆیی، استراتیژیەکانی ژیان، استراتیژیەکانی کاریزما، ڕێژیسۆر و نمایش، ئەندێشەی داهێنەرانە، شانۆی سویدی، شانۆنامەکانی سلاڤمیر مرۆڤیک،
وەرجێڕان و ئامادەکردنە لە ئەدەبی منداڵانیش شانۆنامەی گەلاوێژ و کورگە، شانۆنامەی خەڵات، کۆمەڵی هونەری کوردی لە ستۆکۆڵم 1989. ئەوە جگە لە چەندین بەڕاستی کاری تر کە ئێمە دەزانین چەند خۆبەخشانە و لە خۆبردووانە لە هەر شوێنێک پێویست بوو بێ ئامادەیی هەبووە، جگەلەوە لە هەر شوێنێک ئامادەیی هەبوو بێ وەکو کارەبایەک وەکو تیشکێک بەڕاستی وزەی ئەرێنی لێ دەبارێ، وزەی ئەرێنی دەداتە بەرامبەرەکەی. من بۆ خۆم زۆر سوودم لە توانە و لە پسپۆڕیەکەی بینیوە و زۆر خۆشحاڵشم کە ئاوێکی زۆر باشە دەیناسین و چەندین جاریش ئەو ڕاهێنان و وەرکشۆپ و وەبینارانەمان هەم بۆ ڕێخستووە هەم لەگەڵی دابوون. من نامەوێت کاتی ئەو زیاتر ببم، ئێستا 9:12 خولەکە. کاک دکتۆر فازڵ ئەگەر دەتوانیت دەست پێ بکەیت نزیکەی 45 دقەیەک جەنابەت قسە بکە، دوایی با پرسیار و وەڵام بۆ بەشداربووان بەجێ بێڵێن پرسیار و سەرنجەکانی. کاک دکتۆر فازڵ نازانم بە چ ناوێک لەگەڵمان بەشداری، ناوەکە لای ئێمەش دیار نییە، ئەگەر بزانین ناوەکە نابینەوە. کاک دکتۆر فازڵ بزانم پەیوەندی پێوە بکەین بزانین لە چ ناوێکەوە لەگەڵمانە، ناوی جیهازەکەی یان چکە بە مۆبایل لەگەڵمان تەسەوور دەکەم بەشدار بێ. تەلەفۆنی بۆ بکەن بەڵێ وا دەکەین. ئەگەر نا کۆمنتێک بنووسە کاک دکتۆر فازڵ لە چاتەکە، بەس نامەیەک بنووسە یان دەستت بەرزکەیتەوە بەدەردەکەوێ. سڵاو، ئەو لینۆڤۆیە دەبی هەوبی کە مامۆستا شەماڵ، ئەو لینۆڤۆیە پێدەچێت سڵاوەکەی ئەو بێ، ئەگەر بیکەیە زۆر باشە، ئەگەر بیکەیە کۆ هۆست دەتوانین لینۆڤۆیەکە مامۆستا شەماڵ. کاک دکتۆر جەنابەت ئێستا دەتوانی دەنگت بکەیتەوە و دەست پێ بکەی ئینشاڵڵا. ئێستا سعات 9:14 دقەیە کاک دکتۆر. بەڵێ جێمالێ، بەڵێ جێمالێ من نابینێن بەس قسەیەوە نییە. ئێستا دیار نییە، بەڵام بۆ خۆت دەتوانی ڤیدیۆکەش بکەیتەوە کاک دکتۆر لەبەرەوەی کێشە نییە، ئەگەر ئەتانێ بەس دەنگ بێ کێشە نییە. دەشمانەیە بتبینین ئەگەر بۆ تۆ گونجاو بێ، ئەگەر لەبەرەوەی لەسەر زمانی جەستەیە دکتۆر. ئەبێت وەزە تەحملی سوورەتەکەیشم بکەن. تەحمل دەکەین کێشەوە نییە. ئێستا ئەبینێم ئێستا لای ئێمە دیار نییە، تەنها شاشەکەت ئەگەر بزانی کامێرایەکە کراوەتەوە دکتۆر، کامێرایەکە کراوەتەوە. کامێراکەم وەڵا ڤیدیۆکەم کردووەتەوە. بەڵێ بەس پێدەچی کامێرایەکە بەری گیرابێ یان لاپتۆپە یان مۆبایلە دکتۆر؟ لاپتۆپە. بزانێ مۆبایل وێنەکەی با بڵێن کامێرایەکەی سەری دانەخراوە. ئێستا کامێرات داخراوە، ئێستا کراوە، داخراوە، ئێستا داخرا، ئێستا کراوەتەوە، بەس هەر وێنێ ئەوەی تیشکەی سوورە، یعنی نابینێم لای من دیار نییە نەوەڵە. سێرە چی بکەین ینی لەم حاڵەتە شێر سکرین ئەوە نەبێ. شێر سکرینیش بکە بزانین ئەوش ئەگەر سکرینت هەیە جەنابەت هیچ پاوەرپۆینت بەکاردێنی؟ نە نەوەڵە کاتە ئەو نییە. ئەگەر پاوەرپۆینت بێ بەڵام ڤیدیۆکە نازان بۆ وەرناگرێ. مامۆستا شەماڵ ئەگەر لەگەڵمان بی کامێرا کراوەتەوە بەڕێزم، کامێراکەی کراوەتەوە ئێستا بە وێنەکەی نییە. مامۆستا شەماڵ ئەگەر لەگەڵمان لەسەر خەتی مامۆستا شەماڵ بەرپرسی ئایتیە. مۆبایلەکەم وێنەکەی تەڵخ بوو. وەڵا دکتۆر وێنە هەر هەبێ باشە، چکە باسی زمانی جەستە دەکەین ها دەزانی
بێگومان کاک شەماڵ مامۆستا شەماڵ integrated camera ئەوە choose after ئەبێشەکە بە لێ بزانە یارمەتی بەڵێ بەڵێ ئێستا مامۆستا شەماڵ لەسەر خەتی کامێرای لێنۆڤۆ پێشی قاعدەیەکی سکەی هەیە پەنجەیەکی بگەن تێ لای بات کامێرە دەبێتەوە دەرە لێنۆڤۆ لە پێشی قاعدەیەکی سکە هەیە ئەگەر بزانێ بکرێتەوە قاعدەی سکە چییە یعنی ینی کامێرەکەت هیچی لەسەر نییە تێپوشت هەندێک جار هەندێک کەس هەیە لەبەر مەسەلەی سیکیوریتی تێپێک لەسەر کامێرەکە دەدا ئەوی سەرەوە بەڵێ کەڤەری نییە دکتۆر دوگمەیەکی ئەن سلایدێکی بچووکی لەسەرە دەبێ لای بێ لەسەر کامێرەکە ئێستا زۆر باشە زۆر باشە دەستەکان خۆش بێ ئێستا تەواو زۆر وازەح دیارە باشەکەشت وەک خۆ جوان لێت بێ بەڕاست زۆر زۆر سوپاس هەرموو کاکسەرچە سعات 9:18 دقیقە ئێستا حساب دەکەین دەرکەوتم وەڵا فەرمە مەزداخم بۆ شێخ ڕەزاڵێ بۆ دەفعی حاجەت فەرمووچە ئەم کاتتان باش ئێوارەتان باش زۆر سوپاس بۆ هاوڕێی خۆشەویستم مامۆستای هێژا دکتۆر هیمداد بۆ ئەم پێشەکیە جوانە کە بەڕاستی چەندین وەرکشۆپ و چەندین ساز کردووە پێشکەش کراوم یعنی بێ مجامەلەڵم ئەوە جوان پێشکەش نەکراوم زۆر سوپاس هیوادارم شایستەی ئەو هەڵسەنگاندن و ئەو وشە جوانانە بن بە ئەم بابەتە بابەتی زمانی جەستە بەتایبەت لە بواری پەروەردە لە ناو کلاس لە ناو پۆل یا بۆ مامۆستای کارە بابەتێکە من ساڵانێکە لە 2010 کە گەڕامەوە لە سوێد و بووم بە ڕاگر لە کۆلیجی هونەر لەو کاتەوە دەستم بەم بابەتە کرد و لێکۆڵینەوەم لەسەر کرد و ئەو تیۆریە کە من لە رووسیا پسپۆڕەتیم لێ وەرگرت و بۆ دکتۆرانامەکەم لەسەر نووسی زمانی جەستە و بایۆمیکانیکی جەستە ئەوم هەوڵمدا بیگونجێنم بۆ بواری ناوپۆل بۆ مامۆستا ئەو شتێک کە پێ ئەوترێ جەستەی دینامیک یان جەستەی بینراو ئەو هەندێک جار بەنگلیزی پێڵێن لوسید یان ڤیزبڵ بۆدی ویستم ئەوە ئیش لەسەر ئەو کەم و وابێت مامۆستا لە ناو پۆلا بتوانێت سوودی لێ ببینێ ئەو کاراماییانە بەکاربێنێ کە جەستە کارە ئەکا کە بڵێن وا لە جەستە ئەکا ببینێ و پەیام بگەێنێت ڕۆڵێکی باشی هەبێ لە تێگەیشتنی قوتابیەکان بێگومان تەنیا من لەم بوارە ئیشم نەکرد وەک دکتۆر هیمداد فەرمووی زمانی جەستە کاراکردنی جەستە بە دینامیکردنی جەستە وزەخستنی بەرجەستە لە بواری وتاربێژیە ئەمجا من کاڵێ وتاربێژی ئەوانەی کە لە خولەکان لەگەڵ من بەشدار بوون ئەزانن کە من وشەی یا با بڵێن دەسەواژەی وتاربێژی بەکارهێنم بۆ هەموو جۆرە لێکترگەیشتنێک یا بڵێن بە دەسەواژە لاتینەکەی بڵێم بۆ هەموو جۆرە کۆمیکاسیۆنێک بۆ هەموو جۆرە تەواصلێک بە کوردی زۆر جا من ئەڵێم بۆ هەموو جۆرە لێکگەیشتنێک ئەم کاڵێم وتاربێژی ینی بۆم یعنی بەو مانایە باسی یەکەم کە چۆن وتاربێژێک لە پێش خەڵک قسە ئەکا یا هەر مرۆڤێک لە پێش یەکێک یان زیاد لە یەکێک لە پێش کۆمەڵی خەڵک قسە ئەکا بە مەبەستی ئەوەی پەیام بگەێنێ بە مەبەستی ئەوەش بەرامبەرەکەی قەنەعەت بە بەرامبەرەکەی بێنێ ئەمە وتاربێژ ئەگرێتەوە سیاسەتمەدار ئەگرێتەوە خەڵکی بزنس ئەگرێتەوە ئەو کەسانی کە شتە فرۆشن ئەگرێتەوە ڕاگەیاnkار ئەگرێتەوە بەڵام بەر لە هەموو ئەمانە بە حەقیقەت پێم وایە مامۆستا لەم تەکنیکەیە پشتی شێری بەرەکەوێت
یعنی با بڵێن مامۆستا لە بەکارهێنانی جەستە یا زمانی جەستەی کارە پشتی شێری بەرەکەوێ مامۆستا چەند بتوانێت زمانی جەستەی کارە بەکاربێنێت ئەوەندە باش پەیامەکەی ئەگەیەنێ ئەوەندە باش کۆمونیکاسیۆن دروستەکە ئەوەندە باش قوتابیەکانی لێی تێگەن ئەوەندە باشتریش لە ڕاستیە پەیوەندی چاک دروستەکە لەگەڵ قوتابیەکانی ئەمە بڵێن ئەو پەیامە بوو کە من ئەمیست کاری لەسەر بکەم خۆشبەختانش دوو پرۆژە یارمەتی منیدا کە کار لەسەر ئەمە بکەم یەکێکیان بەداخەوە کۆتایی هات و نازانم بۆ کۆتایی هات زۆر جار بەداخەوە وەک هەموو شتێکی باش زوو کۆتایی پێدێنین ئەوە لای ئێمە تۆزێک بەداخەوە بۆ بە نەریتێک هیوادارم لە ئایندەیەکی نزیکە ئەو نەریتە نەمێنێ دەڵێم بواری یەکەم بواری گوتنەوەی بابەتی زمانی جەستە و دەنگ بوو لە خولی ڕێگاکانی وانەوتنەوە ئەو کاتکەوتم لە 2010 دەستم پێکرد لە زانکۆی سەلاحەدین بە پلەی یەکەم پاشان لە زانکۆکانی جیهان و بڵێن لوبنانی فەرەنسی و هەروەها لە زانکۆی تیشک ئەو کات کە سەواب زانم ئەو وەختە ئیشک بوو ئێستا تیشکە ئەوەی جێداخە ئەم بابەتە دوای ئەوەی برەوێکی زۆر زۆر باشی هەبوو مامۆستاکان زۆر فیدباکی باشیان پێبەخشیم و کاردانەوەیان زۆر زۆر چاک بوو و ئەزانم سوودیشی هەبوو بۆیان بۆیش ئەو کاردانەوەی بە باشی ڕۆیشت و خرایە ناو بەرنامەی خولی ڕێگاکانی وتنەوە بەڵام بەداخەوە پاش پشبەستن بە میتودی فینلەندی و بڵێن ڕۆیشتن بۆ فینلەندا ئەو بابەتیان لابرد ئێستا شتێ ناگەم بۆ ئەو بابەتە لەناو ئەو سیستەمە تازەیە جێگای نەکرایەوە کە بابەتێکی گەلێک گرنگە و زۆر ژیاریە و لە ئەمڕۆدا لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا بە تایبەت زۆر بایەخی پێ ئەدرێت بۆ نمونە من ئەتوانم بڵم 10 ساڵێک من ئیشم لەسەر ئەو بابەتە کرد بۆ هەموو فیدباکەکانیش دیارە بەڵام ڕاگیر کرا ئەمجا خۆشبەختانە پرۆژێکی کاتە پێشەوە کە لە پەروەردە لە وەزارەتی پەروەردە دەست پێشخەری کرا ئەم زمانی جەستە و دەنگە خرایە ناو پرۆژەیەکی گەورە کە هاوڕێی عەزیزم مامۆستا فایق سەعید لە سویدەوە ئەم دەست پێشخەری کرد ئەو بڵێن ئەم پرۆژەی ئێستای وەزارەتی پەروەردە کە ئەو با بڵێن ڕاهێنەری شەرەکیەتی منیش بە کارامەیەکان و با بڵێن بە تەکنیکەکانی زمانی جەستە و دەنگ بۆ مامۆستا لە ناو پۆلە بەشداریم تیا کردووە ئەوە نزیکەی ساڵێکە بێ لە ناو وەزارەتی پەروەردە هیچ لەسەر ئەم بابەتە ئەکەم کە بۆ خۆم یعنی دایەنێم بە هەنگاوێکی ژیاری زۆر زۆر باش کە ئێمە لە کوردستان بتوانین بابەتێکی وە بۆ ساڵێک بخەینە ناو پەروەردەوە ئیشی لەسەر بکرێت کە ڕەنگە گەلێ دەوڵەت هێشتا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بەم شێوەیە پەیان پێ نەبردی بێ و دەستیان بۆ نەبردی بێ ئەمە بۆ من جێگای خۆشحاڵی بوو کە ئەم ساڵ لەگەڵ ڕاهێنەرانی بواری پەروەردە لەگەڵ مامۆستایانی خاوەن ئەزموون لە تەک مامۆستا فایقیش توانیم ئەم تەکنیکە کە من زۆر دڵم پێخۆشە ئیشی لەسەرەکەم بهێنینە ناو بواری پراکتیسەوە بهێنینە ناو بواری کردەیەوە بابزانم اینەکە وەستا ڤیدیۆکە دکتۆر لایمە هەیە هەیە لایەوە بەڵێ بەڵێ بەردەوام لای من وێنەکەی خۆم نەما بۆیە وامزانی وەڵا لای ئێمە هەیە و بەردەوام بە ئەگەر خەڵاس ئەو بوو تایبەیاندی پێوە دەکەین ئەگەر چێشێکە بوو ئەگە دیار نەمان پێم بڵێن چکە من تۆزە لە تەکنیکە وەکو سەردەمەکەی خۆم بەگشتی وەکو گەنجەکان نین بێگومان گەنجی دکتۆر بەس لە تەکنیکان نا لەشتیکە گەنجم ئەمجا بێنەوە سەر بابەتەکە لەم بەبەستم کە ئەوەی لە بەرنامەکە نووسراوە زمانی جەستە یعنی چی بێگومان زمانی جەستە زۆر ڕوونە وەکو
پێناسە ئەگەر باسی بکەین بەڵام لە ناو ئەم ڕوونیە لە پشت ئەم ڕوونیەوە هەندێک ڕەهەندی قوڵتر هەیە ڕەهەندی فکری ڕەهەندی فەلسەفی و هەندێک جار تەنانەت ڕەهەندی ئاینی ڕەهەندی ڕۆحی ڕەهەندی سایکۆلۆژی ڕەهەندی با بڵێن دەرونی یا بڵێم ڕەهەندی هەستەکی هەموو ئەمانە ئەڕژێنە ناو چۆنێتی تێگەیشتنمان بۆ زمانی جەستە تا ڕادەیەک لە ئاستێکی زۆر سادەوە دەست پێکەیت تا ئەڕوینە ئاستا ئاڵۆزەکان یا ئاستە قوڵەکان یا ئەو ئاستانەی کەوا پێویستی بە زانیاری و بە ئەزمونێکی باشتر هەیە بۆ ئەوەی لە یەکتر تێبگەین. گاڵێن ئاستی ئەسادە ینی بۆ نمونە ئێمە لە هەموو ساتێکە لە هەموو بەرکەوتنێکە لەگەڵ هەر مرۆڤ بێ تەنانەت زۆر بە خێراییش بڕۆنێکە بە تەنیشتمان ڕەت بە خێرایی سەرنجی بدەین زمانی جەستەیە خوێنینەوە لە میانەی ئەوەی تۆ چۆن تەماشای ناوچەوانێکی. بۆیش لە هەموو بوارەکانە لە هەموو بوارەکانی ژیان بە تایبەت ئەوانەی کە بەرکەوتەی بەرکەوتەمان هەیە لەگەڵ یەکتریە ئەیتر چی بەرکەوتەی بە چاو بێت چی بە جەستە بێت چی بە لە ناو پانتاییەکی با بڵێن ئەوەی کە پێڵێن لە ناو فەزایەکا بێ ئێمە زمانی جەستەی یەکتر ئەخوێنینەوە. زۆر جار خەڵکە پرسیاڵێ من ئەمێ زمانی جەستە بخوێنم لە فڵان بوار بۆ نمونە بۆ ڕاگەیاندن وەک پێشکەشکارێک وەک با بڵێن وەک مامۆستایەک یا وەک بێژەرێک یا وەک سیاسەتمەدارێک یا وەک بەڕێوەبەرێک یا وەک لیدەرێک هەموو ئەمانە لەوە دەست پێەکەین کە ئەم بوارانە تایبەتمەندێتی خۆیان هەیە بەڵام بەر لەوەی ئیش لەسەر جەستە بکەین بەر لەوەی خۆمان ڕابێنین چۆن جەستە بخوێنینەوە بە گشتی پێویستیمان بەوەیە زمانی جەستە و بنەماکانی زمانی جەستە و بنەماکانی خوێندنەوەی زمانی جەستە بە شێوەیەکی گشتی بزانی. ئەگەر یەک تۆز کامێرەی لاپتۆپەکەت نزم کەی و هەتا دەستت دەرکەوێت لە کاتی قسە دەکەی ها برادران حەز دەکەن بەڵێ زۆر باشە زۆر باشترە ئەمە زۆر باش و کەوتدا فەرمووت. بۆ نمونە هەموو بوارەکان بە گشتی یعنی بنەمای سەرەکیان ئەوەیە کە چۆن زمانی جەستە ئەخوێنیتەوە بە گشتی بیخوێن مەجارە بی لەوە مەکەوە بۆ نمونە تۆ ئەگەر بڵێن لە بواری یاسا ئیشەکەی یعنی من ئەو بە نمونە دێنمەوە ڕۆژێک برادێکم کە پارێزەرە لە بواری یاسا ئیشەکە وتی دکتۆر ئەمەوێ زمانی جەستە بەکاربێنم یا کارامایەکانی خوێندنەوەی زمانی جەستە بزانم لە بواری یاسایە. وتم باشە بە گشتی کارامایەکان و بنەماکانی خوێندنەوەی زمانی جەستە بە گشتی ئەزانی خوێندتە تەوتی نەخێر. وتم سەرەتا تۆ ئەو بنەمایانە فێر بە ئەمجا پاشتر خۆت ئەزانی لەگەڵ بوارەکەی خۆت چی بەکەڵکت دێ. ئەگەر تۆ کەسێکی لە بواری یاسا ئیشەکەیت ئەوجا ئەزانی چۆن لەگەڵ زمانی جەستە ئیش بکەیت و چی پێویستە بزانی چی پێویستە نەزانی. ئەگەر لە بواری ئاسایش و با بڵێن لە بواری لێکۆڵینەوەی جینایی و لە بوارە ناسخەکان ئیش بکەیت کاتە بواری ئاسایش و بواری ئەمنی ئەو کات ئەزانی کە چی پێویستە بیزانی چۆن ئەو تەکنیکانە هەڵەبژێری چۆن ئەو وردەکاریانە هەڵەبژێری کە پێویستی پێیەتی. لێرە کە دێنە ناو بواری پەروەردەوە لێرە مەبەستم تەواو ئەمەیە لە بواری پەروەردە زمانی جەستە من پێم وایە لە هەموو بوارەکانی تر ڕەنگە ئاڵۆزتر بێت و ڕەنگە بە هاوتای خوێندنەوەی زمانی جەستە بێ لە بواری ئاسایش و لە بواری ئەمنیەتە. تەماشا کە چەند گرنگە ینی لەو بوارەیە ئەخوێندێ خەڵکە خوێندێتەوە ئەو کەسەی گومانی لێ ئەکرێ تاوانبارە ئەو کەسەی بابن ڕاستینا درکێنێ زۆر بەوردی ئیشی لەسەر ئەکرێت یعنی بەوردی خاڵن ئیشی لەسەر ئەکرێت تەنانەت ئەو جێهازانەی ئەو ئامێرانەی کە دانراون بۆ خوێندنەوەی زمانی جەستە و هەندێک جار تەنیا بۆ خوێندنەوەی دەموچاوی ئەو کەسان ئەو ئامێرانش لە حەقی نایە. بۆیە زۆر بواری با بڵێن ئەمنی
داواڵی مخابراتی زۆر بایەخ بەو ئامێرانە نادەن و تایبەتی مۆسادی ئیسرائیلی کە ڕۆژێک لەسەریان نووسی بوو لە دەربارەی خوێندنەوەی زمانی جەستەی گومان لێکراوەکان لە فڕۆکەخانەی تەل ئەڤیب ئەوە ئێمە ئەو ئامێرانە بەکاردێنین بەڵام خوێندنەوەی وردی زمانی جەستە ئیلا و بیلا ئەبێت لە ڕێگای مرۆڤەوە بێت ئەڵێ ئێمە باوەڕمان زۆر بە پسپۆڕەکانی خۆمان نایە لە ناو با بڵێن فڕۆکەخانە ئەم ئامێرانە چییە؟ چی یارمەتیەدا؟ ئەو ئامێرانە پاش ئەوەی کە مرۆڤی خوێنێتەوە یارمەتی دەرێکی زۆر باشە لەوەی کە ئەومان پیشانەدا ئەو کەسە لەو دۆخە ناسکەیە لەو دۆخە سەختەیە با بڵێن فشاری خوێنی چەند بەرز بووەوە شەکرەی چەند بەرز بووەوە سیستەمی هەناسەی چەند تێک چوو یا با بڵێن لێدانی دڵی گەشتە کوێ ئەم شتانە ئامێرەکە پێمان دەڵێ ئەوی تریان هی مرۆڤە یعنی با بڵێن ئەوەی ئامێرەکە وەک دەرئەنجامی داتە دەستمانەوە ئێمە ئەتوانین لەگەڵ هاوتەریب لەگەڵ خوێندنەوەی خۆمان لەگەڵ کامیرای چاوی خۆمان لەگەڵ ئەو شتانەی کە ئێمە پێی ئەڵێن کامیرای چاو یا پێی ئەڵێن مایکرۆ ڤیژن ینی بینینی میکرۆسکۆپانە کە زۆر دقیقە لەگەڵەوە ئەمجا ئەگەینە دەرئەنجام مامۆستایان بەڕاستی لە بواری پەروەردە زمانی جەستە لە بواری پەروەردە بۆ مامۆستایان بەتایبەت لە ناو پۆلە هەمان ڕۆڵە بینێ هەمان دیقەتیەوێ هەمان شارەزایی باشیەوێ و ئەبێ بکرێت بە بابەتێکی زۆر سەرەکی بەتایبەت بۆ مامۆستای کە تازە دەست پێەکە بۆ مامۆستای گەنج بۆ ئەو مامۆستایی کە ئەزمموی نییە یا با بڵێن لە سەرەتای ئەزممونایە مامۆستایە کە خاوەنی ئەزممون بێ 30 ساڵ 20 ساڵ وانەی گوتی بێتەوە ڕاستە بە ئەزممون ڕەنگە بگاتە هەمان دەرئەنجام بەڵام پاش ئەزممون بەڵام ئەو مامۆستایی کە هێشتا ئەزممون نییە نوێیە تازە دەست پێەکە ئەلێرەیە زۆر گرنگە کە مامۆستا لە سەرەتاوە ئەم وانانە شارەزایی هەبێ دەربارەی خوێندنەوەی زمانی جەستە ئەوەی کە من لە سەرەتا باسم کرد بۆ مامۆستایانی زانکۆ زۆربەی زۆری بۆ ئەو مامۆستایانەیە کە تازە ماستەریان کردووە بەڵام دەرسەکە لابرا بە پێچەوانەوە ئەوە بمێنێ ئەوە ئیشی لەسەر بکرێ ئەمجا کە ئەڵێن بواری پەروەردە لە ڕاستیە بەس پۆل نییە دوو ئەمان زمانەیە لە خوێندنەوەی زمانی جەستە بەرەوەی بچمەنە ئەو بابەتە بەگشتی کە زمانی جەستە یەکێک خوێنینەوە ئەمانوێت تێبگەین بزانین ئەو کەسە لەم شێوازە دانیشتنە لەم شێوازە ڕۆشتنە لەم ئاماژانەی کە بەکاری دێنێ لەم دەربڕینانەی دەموچاوی شێوازی دانیشتنی شێوازی وەستانی شێوازی جەستەی داخراوی شێوازی جەستەی کراوەی لە هەموو ئەمانەوێ بگەینە دەرئەنجامێک کە ئەو کەسە چۆن بیرەکاتەوە یان بۆ چوونی هزری چییە با بڵێن لایەنێکی کاکاتە هەست لایەنێکی هەستەکیە و لایەنێکشی زەینی ئەوەیە چۆن بیر لە ئێمە ئەکاتەوە یا چۆن بیر لە چی ئەکاتەوە ئەمیان زۆر ئاڵۆسترە هەستەکێکە زیاتر دەرەکەوێت هەر بۆیەش لە بواری با بڵێن سایکۆلۆجیا یا دەروونزانی بایەخێکی زۆر بە زمانی جەستە ئەدرێ و دەروونزانەکان ئیش لەسەر جەستە زۆر ئەکەن و کتێبی زمانی جەستەش ئەگەر لەناو کتێبخانەکان بۆیان بگەڕێن بە زۆری لە بەشی دەروونزانی یا لە ڕەفەی دەروونزانی ئەیدۆزینەوە بەر لەوەی بشینە ناو بوارەکانی دیکە وەکو ئەنترۆپۆلۆجیا وەکو سەکسۆلۆجیا وەکو هونەر ئەم بوارانش دێنە ناو زمانی جەستەوە تەنانەت وەرزش و زۆر بواری دیکەش چی گرنگە لێرەیە ئەم دوو ڕەهەندە کە ئەڵێن زەینی و هەستەکی یارمەتی مامۆستا ئەدا تێبگا لە قوتابیەکان لە ڕووی هەستەوە هەست قوتابەکە هەست بە چیەکە ئایا ئەو قوتابێ هەستی چۆنە ئایا هەستی خەمۆکی هەیە ئایا هەستی کراوەیە ئایا گەشە ئایا کەسێکی شەرمنە کە ئێمەڵێن کە کۆنتاکتی چاوی لاواز بوو یان نەبوو یەکسەر تێگەن ئەو قوتابیە یا ئەبێ من بێ یا ئەبێ ترسێکی هەبێ یا ئەبێ
لە ناخە هەستێکە بێ خەوای لێ ئەکا کۆنتاکتی چاوی نەبێ ئەگەر جستەی داخراو بوو بەردەوام جستەی داخراو بوو بە تایبەت لە کاتی کۆنتاکتی مامۆستاکە لە کاتێکە قسەی لەگەڵەکرێ ئەمە چی دەلالاتێکی هەیە چی ئاماژەیەکە بۆ مامۆستاکە بۆ ئەوەی یارمەتی ئەو قوتابیە بدا چۆن جستەی بکرێتەوە چۆن ناخی بکرێتەوە چۆن هەستی خۆی دەربڕێ بە ئەمان شێوە لە ڕووی هزریشەوە تووشی هەمان جستە ئەبین کە هەمان کۆدەکانی جستە ئەبین بۆیە زۆرینەی خەڵک پێیان وایە کە زمانی جستە گرنگە خوێندنەوەی زمانی جستە گرنگە بۆ ئەوەی جستەی بەرامبەرمان بخوێنینەوە ئەمە ڕاستە گومان لەوایان نییە ئێمە بەردەوام کە لەگەڵ خەڵک هەڵس و کەوت دەکەین ئەگەر شارەزاییمان هەبێت لە زمانی جستە هەوڵ دەدەین زمانی جستەی بەرامبەر بە وردی بخوێنەوە بگەینە دەرەنجامێکی باشیش لە تێگەیشتن بەڵام لەوەش گرنگتر بەڵام جاجەخ لەسەرەوە کەمەوە کە ڕاستە بەشی یەکەم زۆر ڕاستە بەڵام بەشی دووەم گرنگترە بەشی دووەمیش ئەوەیە کە چۆن بتوانین کۆنتڕۆڵی زمانی جستەی خۆمان بکەین بە شێوەیەکی باش دەڵام کۆنتڕۆڵ ئەو شەیە بە هین تێ نەگەین ینی بە نەگەتیڤ تێی نەگەین بە بەعنایەکی باش کە کۆنتڕۆڵی زمانی جستەی خۆمان یعنی بتوانین بە باشترین شێوە جستەمان نمایش بکەین یعنی چی باشترین شێوە جستەمان نمایش بکەین یعنی ئاماژەی هەڵە نەدەین ئاماژەی نەگونجاو نەدەین ئاماژەیەک نەدەین کە بەرامبەر بە بەتاڵیبوونی لەلا دروست بێ یا ئاماژەیەک دروست نەکەین کە چاواشەکاری لەگەڵا بێ مامۆستایان بەگشتی ئێمە لە ژیانی ڕۆژانەمان کە ئاگداری زمانی جەستەمان نین بمانوێ نەمانێەوە بەدەست خۆمان بێ بەدەست خۆمان نەبێ بە ئاگایی بەبێ ئاگایی بەداخەوە ئاماژەی وا دەین کە لەگەڵ بیر و بۆچونمان ناکرێت بیر و بۆچون چیە لێرە بیر و بۆچون لێرە وتاری دووەمە وتاری یەکەم ئەگەر جەستە بێ وتاری دووەم زارە ئەوەیە کە پێڵەن وتاری زار یا ئینگلیس پێڵە verbal communication ئەویتریان ئەڵێ non verbal body language non verbal ئەویتر جەستەکە verbal نییە زارەکی نییە ئەمان زارەکیە هەرە پێڵە شیفایی یا شەفەیی بەڵام کێشەکە لەکوێ هەیە کێشەکە لەوەدا ئێمە زارەکێکە زۆر ئاسان ئەتوانین دایخین ئەتوانین دەممان داخین قسانەکەین بەڵام بەداخەوە ناتوانین جەستەمان زمانی جەستەماندا بخین زمانی جەستەمان خۆی بۆ خۆی ئەدوێ زۆر بەلیغە زۆر ڕەوانبێژە بەڕوانی ئەدوێ دانیشی هەڵستی ئەوەستی یعنی تەماشاکەی هەموو کاتێک جەستە گوزارە ئەکا لێرت یان لە دڵت یانی دووشەن کە بیر لە جەستەتە کە تەبی لە دووشەن بکە یەکەم بۆ دڵ دووەم بۆ ئێرە یانی جەستەمان هەمیشە ئەم دووشێنە کەشفەکە بۆ خەڵک بۆیە لە سەبارەت بە مامۆستا گەلێک گرنگە بزانێ یەکەم گرنگە زمانی جەستەی پۆل بخوێنێتەوە ئەمە زۆر ڕاستە دووری و نزیکی و ئاراستەی جەستەیان دەربڕینی دەموچاویان وردە دەربڕینەکانی دەموچاو وردە دەربڕینەکانی جەستە ئاماژەکانی جەستەی داخراو ئاماژەکانی جەستەی کراوە جۆری وەستانەکان ئەوەی کە پێڵم پۆستشەر هەیئەتی جەستەی کە پێڵم پۆستشەر ئینگلیس پێڵێ هەرە پێڵە هەیئەتی جەستە زیاتر لە وەستان لە دانیشتن لە پاڵکەوتن لە ڕاکردن لە بەڕێوەچوون ئەمانە هەمووی گرنگن بۆ مامۆستا بۆی پۆل باش بخوێنێتەوە هەروەها لەوەش گرنگتر ئەوەیە بۆ ئەوەی ئاماژەکانی خۆی بەتاڵی بوون دروست نەکەن چاواشەکاری دروست نەکەن بۆ ئەوەی خۆی بتوانێت جێگای باوەڕ بێ زمانی جەستەی جێگای باوەڕ بێ زمانی جەستەی جێگای باوەڕ بێ معنای چییە؟ معنای ئەوەیە وتاری جەستەیی لەگەڵ وتاری زارەکی ئەوەی کە بەدەم ئەیڵێن ئەو دوانە هاوتەریب بن پێکەوە بڕۆن پەرەلێل بن شوێ پەرەلێریشە زۆر باوە زۆر پەرەلێل بن با بڵێن لێکترازان دروست نەبێت لێکترازان دروست نەبێت من داوای لێبوردەکەم وابزانم هەندێک
ئەوم بۆ ئەنووسن کۆمنت ئێستا خەمی نووسینەکان نەبێت دکتۆر ئەگەر پرسیار وشت بوو ئێمە لای خۆمان تەزیلی دەکەین باش من ئەگەر بخوێنمەوە تەرکیزم تۆ مای خوێنەوە ئێمە وا دەکەین دواتر یعنی ئەوە هەرچی بێ بەسەر چاو بەس دواتر ئەو لێکترازانە زۆر یعنی ئەوە خەمی گەورەی ئەو کەسانن کە پسپۆڕن لە بواری زمانی جەستە بە تایبەت کە پسپۆڕن لە بواری زمانی جەستە لە کۆمیونیکیشنە بواری کۆمیونیکیشنە ئەمجا کە دێنە ناو بواری پەروەردە ئەمە بەنسبەت مامۆستا گەلێک گرنگە کە بتوانێت کۆنتڕۆڵی زمانی جەستەی خۆی بکە کە بزانێت زمانی جەستەی چۆن بەکارهێن لە ناو پۆلە بۆ ئەوەی جەستەیەکی پڕلەوزە دروست بکە جەستەیەکی پڕوزە نمایش بکە یا جەستەیەکی دینامیک زۆر گرنگە جەستە دینامیک بێ لە هەموو پرۆسەیەکی کۆمیونیکیشنە بە تایبەتیش لە پرۆسەی کۆمیونیکیشنی ناوپۆل گەلێک گرنگە یانی ئێوە باش ئەزانن کە مامۆستا هەیە زۆر کارامەیە مامۆستا هەیە گەلێ لێ هاتووە مامۆستا هەیە پسپۆڕە پلەی ئەکادیمی هەیە گەشتۆتە پرۆفسۆریەت بەڵام گوزارەکردنی بەجەستە باش نییە هەروەها یا گوزارەکردنی بە دەنگ باش نییە ئەو دوو ئامێرە چەند کاری لەسەر بکەین بە تەکنیک بە کارامەیی بە ڕاهێنان ئەوە ڕاهێنانی ئەوێ و بە تایبەتی ژۆ کوتم بۆ مامۆستایە کە لە سەرەتا بێت چونکە مامۆستایە کە لە سەرەتا بێت ئەم شتانە باش نازانێت و ئەگەری ئەوەشەیە خۆی بۆ خۆی زمانی جەستەیەک نمایش بکە کە ئەرێنی نەبێت کە کراوە نەبێت کە شەرمی تیابێ هێشتا چکە بۆ ئەزمموی نییە کە بکرێتەوە و ئەگەر ئەو زمانی جەستەیە باش بەکار نەهێنێت لە ڕاستیە قوتابی یەکسەر ئەوە ئەگاتە ئەو دەرەنجامێک کە ئەم مامۆستایە ئەمڕۆ دەرس ئەڵێتەوە تازاتەوە بۆ لایەن لە ئایندێکی نزیک کە یەکەم ڕۆژ نەبێ بۆی دەرەکەوێت کە جەستە بەکار ناهێنێت کە ئاماژەکانی جەستە بەکار ناهێنێ کە جەستەی دینامیک نییە کە جەستەی کارا نییە کە جوڵەی نییە کە بەتایبەت لە ئاماژەیە و لە کۆنتاکتی چاوە کەواتە قوتابێکە ئەگاتە ئەو دەرد ئەنجامی کە ئیدی پێویست ناکات تەماشای بکات بخۆی خەیاڵی لە شوێنێکی کە ئەبێ ئەگە خەیاڵی لە شوێنێکی کەژە بێت تەنیا گوێی لێ ئەگرێ بە تەنیا گوێگرتنیش لە ڕاستیە مەسجی ئەو مامۆستایە ناگە گێڕانەوەکەی تەواو نییە دەستگوتنەوەکەی تەواو نابێت چونکە بەشێکی زۆری لە مەسجەکەی لە پەیامەکەی لە مەبەستەکانی لە ڕێگای جەستەوە ئەگا لە ڕێگای دەموچاوێەوە لە ڕێگای ئاماژەکانیەوە لە ڕێگای دینامیکەتی جەستەیەوە کە قوتابی زانی ئەو مامۆستایە ئەو لەو بوارە کارامە نیە لەو بوارە سستە ئەوش بۆ خۆی سستە بێت و 150 زیاتری پەیامی مامۆستەکە ناگە ئەمە جگە لەوەی کە قوتابیەکان زووتر بێزارە بن زووتر لە جۆز و لە بازنەی کۆمیونیکیشن دەرئەچن ئەمە گرنگی با بڵێن کە وەک لە پرۆگرامەکەم تا گرنگی زمانی جەستە بۆ مامۆستا لەوەدایە بەڵام ئێمە کە ئەڵێن زمانی جەستە لە پەروەردە لە ڕاستیە بەشێکی ئەوەیە کە پێ ئەگوتێ زمانی جەستە لە ڕێخستنی پۆلە ئەمە بابەتێکی زۆر قوڵە لەسەری زۆر ناوەستم چونکە زۆری دانیشتنی قوتابیەکان هەیئەتی کلاسەکە ئەگەر بڵێن بە شێوەی نەریتی دانیشتنی یا تەقلیدی ئەمە بڵێن بە شێوەی ژانۆ ئەنی با بڵێن مامۆستا لای وایت بۆردەکەەوە دائەنیشێ ئەوەستێ بڵێن وانە ئەڵێتەوە قوتابیەکانیش دانیشت بە شێوەیەک وەکو پۆل ئەوە پێوترێت بەڵام تردیشنەڵ یا تەقلیدی ئەوەش چاکەی خۆی هەیە بۆ مامۆستا ئەوە لەو شوێنەوە کە ئەوەستی وەکو ئەکتەر بڵێ لای وایت بۆردەکە ئەوە ئەگەشانۆ بێ ئەوە نیشکە دانیشن ئەوە بابڵن هۆڵەکەیە ئەوە باش چاکیەکەی لەوەیە هەیە کۆنتڕۆڵی مامۆستا بەهێزترە مامۆستا باشتر دەتوانێت پۆلەکە کۆنتڕۆڵ بکە بە تایبەت ئەگە لەنا ئەو پۆلەیە گروپی بڵێن
شەڕانگێز هەبن یا ئەو گروپانەی کە تەحەداکەن ئەم جاوانشی کە تەحەداکەن هەر لە میانەی زمانی جەستەوە کە مامۆستا بزانێت بیخوێنێتەوە پێی ئەوترێت open challenge and closed challenge ینی با بڵێن تەحەدای با بڵێن ئاشکرا تەحەدای شاراوە مامۆستا ئەتوانێت لە ڕێگای کۆنتاکتی چاوە لە ڕێگای ئاراستەی جەست قوتابیەکان و لە ڕێگای پۆستەریانەوە ئەو جۆرە چەلێنجە بخوێنێتەوە ئەگەر لە شێوازی بڵێن پۆلی تەقلیدی وەستا کۆنترۆڵکردنیان ئاسانترە بێ بەڵام ئەگەر بڵێن شێوازێکی کەمان وەرگرت بە تایبەت گروپ یان شێوازی ئەوەی کە پێڵێن شێوازی ناڵی ئەسپ وانە ناڵی ئەسپ کە ئاوهایە ئەمە بۆ کۆمەنیکیشن زۆر باشە بەڵام ئەوەش بۆ خۆی تۆزێک زەحمەتی تێدایە بە تایبەت ئەگەر ئەو مامۆستایە نوێ بێت ئەگەر نوێ بێت ئەمە بڵێن لە تەنزیمکردنی پۆلە ئەمە بەشێکی بابەتەکەی بۆ مامۆستا بەشێکی بابەت لێرە ئەوانەی کە گرنگن لە خوێندنەوەی زمانی جەستە لە ڕاستیە پێش ئەوەی بێنە سەر فەیس بێنە سەر دەموچاو گوزارەکانی دەموچاو دووری نزیکی گەلێک گرنگە من حەزەکەم مامۆستاکان تیۆریەکە تیۆری حاڵی پێڵن HALL کە ئەو زوونەکانی دەستنیشان کردووە ئەیکا بە چوار بەش لێرە باسی ناکەم چکە زۆر شوم باسم کردو بێگومانیشم کە زۆربەتان ئەیزانن بەڵام زۆنی سێم کە باسەکە یا پانتایی سێم کە باسەکات ئەلەوەیە ئێمە زۆر سوود لە تیۆریەکەی ئەو وەرەگرین لە مەدای وەستانمان بەرامبەر بە یەک دووری نزیکیمان لە قوتابیەکانمان بەڵام دیسانەوە ئەمەش بەپێی کەڵچەر ئەگۆڕێت ئەمە بەپێی کەڵچەر ئەگۆڕێت بۆ نمونە لە وڵاتانی بەوانەی کە لە وڵاتانی ئەوروپا کەوا ئێستا زۆربەی زۆری ئەو وڵاتانە بوون بە وڵاتی فرەکەڵچەری یا مەڵتیکەڵچەر ئەلەوەیە مامۆستا فێرەکەن کە ئەو دووری نزیکیە یا با بڵێن مەودای بچووک مەودای تەست بەکاربێنە لەگەڵ قوتابی پێشڕەشت یا با بڵێن ئەوەی کە لە ئەفریقا هاتووە یا قوتابیانی کە دایک و باوکیان لە کەڵچەری لای خۆمانەوە ڕۆیشتون چکە ئەزانن منداڵ لای ئێمە حەزیان لە مەودای کورتە کێشەیان نییە بەڵام مناڵی سویدی فێریان کردووە کە با بڵێن مەودای زۆرتر وەرگێ ئاسیایی هەر مەپرس ئەمجا بە نەتیجەیش یعنی کۆنتاکتی دەست ئەوەی کە پێڵن فیزیکەڵ کۆنتاکت ئەوەش کەمتر بێ بەڵام تەماشاکەی منداڵی ئەفریقایی یا منداڵی لای خۆشمان زۆر حەزەکە مامۆستا لە مامۆستا نزیک بێ مامۆستا دەست بخاتە سەر شانی وان دەجار لە باوەشی بگرێ ئەم بابەتانە بۆ مامۆستای نوێ زۆر گرنگە شارەزایی لێ پیا بکە ئەمدا کارەمەی ترمان هەیە لە خوێندنەوەی زمانی جەستە لە ناوپۆلە لەوانە ئەو پۆستەرەی کە باسیەکەین ئاراستەی جەستە ئاماژەکان بەرکەوتەی جەستەیی لەمس یا با بڵێن ئینگلیش پێڵە فیزیکەڵ کۆنتاکت هەندێک جار تەچشی پێڵێن ئەمانە هەموو گرنگن بۆ مامۆستا بیزانێ و بیزانێت لە چ شوێنێکیش ڕەوایە لە چ شوێنێکیش ڕەوانیە ئەمە یارمەتیەدا دیسانەوە لەو مۆزوعی کە باسمان کرد open challenge یان closed challenge یعنی ئەوانەی با بڵێن زۆر open challenge ئەکەن مامۆستا ئەگەر ئاماژەکانی بۆ ڕاگررتنی ئەو چەلێنجە زۆر ڕوون نەبێ لە ڕووی جەستەییەوە زۆر با بڵێن فەرمایشتەکانی یا با بڵێن ڕێنماییەکانی بە هەندوو وەرناگیرێ ومە بە من بەستیشەوە قوتابیانە بە هەندووەری ناگرن چۆ بۆی ئەوانیش ئاماژە بە مامۆستاکە بدەن بڵێن ئێمە ڕێنمایەکانی تۆ بە هەندوو وەرناگرن بۆیە ئەڵێ لەم دۆخەیە پێویستە کە زمانی جەستە ڕوون بێ ڕاوەستە بەسە لێرە وامەکە ئەمانە ئەم جەستان بەڵام ئەگە تۆ بڵێ وامەکە دانیشە تەماشاکە هێزی دینامیکەتی ئاماژەکەت گرنگی جەستەی گرنگی خۆت تەنانەت گرنگی کاریزمانش ئەسەلمێنێ لێرە دێنێ ناو تێرمێکی کە لە زمانی جەستە کە کاریزمایە بۆ مامۆستا گەلێک گرنگە
و ئەمەش بە حەقیقەت پەیوەندیەکی تەواوی هەیە بە دوو کارامەییەوە جەستە لەگەڵ دەنگ. ئەگەر مامۆستا بیەوێ پلەی کاریزمای خۆی بەرزتر بکە، ئەگەر نەبێ دروستی کە، ئەگەر هەبێ بەرزتری بکە، ئەتوانێت لە ڕێگای کارامەییەکانی زمانی جەستە و دەنگ ئەو کاریزمایە بسەلمێنێ لە ناو پۆلە و لای قوتابیەکان کەسایەتیەکەی بەهێزتر بکەوێتەوە. ئەمە لایەنی یەکەمی زمانی جەستەیە کە لە تەنزیمی با بڵێن لە ڕێخستنی پۆلە، لە بەڕێوەبردنی پۆلە. ئەمجا لایەنی دووەمی کە گەلێک گرنگە ئەوش ئەوەیە کارامەیی مامۆستا لە بەکارهێنانی زمانی جەستە لەگەڵ دەنگ بۆ گەیاندنی بابەتەکەی. ئەوەی یەکەم ئەگەر پێ بڵێن لە بە ئیصطلاحی زمانی جەستە پێڵێن body language in class management، ئەوی دووەم body language for competent teachers. زمانی جەستە بۆ مامۆستا لێ هاتوو. یعنی با بڵێن مامۆستا چۆن پەیامەکەی لە ڕێگای چیەوە گەیەنێ؟ لە ڕێگای زمانی جەستەوە بە پلەی یەکەم. ئەوەی مەهرابیان هەموو ئەیزانن کە لە 155 کۆمیونیکیشن لە ڕێگای زمانی جەستەوە دێت. یعنی ئەگەر زمانی جەستە باش بەکاربێنیت، تۆ لە نیوە بەسەرەوە 155 ئەتوانیت سەرکەوتوو بیت. من لە ئەزمموی خۆمەوە ئەیزانم. بۆ نمونە من دەستم گوتوێتەوە بە ئەنگلیزی، بە عەرەبی، بە ئەنگلیزی، بە سویدی. مامۆستا وا نەبێ من لەم سێ زمانە بەتایبەت لە ئەنگلیزی و لە سویدی هەر زۆر باش بووم. نە، بەڵام ئەتوانم بڵێم مامۆستاکی سەرکەوتوو بووم تەنیا لەبەر ئەوەی توانیمە لە کاتی دەرزگوتنەوە زمانی جەستەم باش بەکاربێنم، دینامیک بم، سەرنجی قوتابیم ڕاکێشاوە. ڕۆژێک لە سوید هەمووی 2 ساڵ بوو لە سوید بووم، لە قوتابخانەیەک دەرسی درامان بگوتەوە. لە قاعەیەک لەناو هۆڵێک وەستا بووم، قوتابەکانش هەموو دانیشت بوون، هەموو مناڵی سویدی و منیش هێشتا سویدی باش فێر نەبووبووم، بەڵام شتم بۆ ئەگێڕانەوە، ستۆری تێلینگم بۆ ئەکردن، ئاماژەم دروستە کرد، زمانی جەستەی کاران بەکارهێنا. بەڕێوەبەری قوتابخانەکە کە خۆی ئەسڵەن بەڕێوەبەری 3 قوتابخانە بوو لەو ناوچەیە، ڕەت بوو لە پەنجەرەکە تەماشایە کردم. وتی وەرە بزانم تۆ چی ئەەکەی؟ و ئەم قوتابیانە دانیشتون من گوێم لە هەناسەیانە، چی ئەەکەی وا گوێت لێ ئەگرن؟ وتی من خۆم قسەیان بۆ کەم 10 دقیقە قسەیان بۆ کەم بێزارە بن. وتم ئەوە لە ڕاستیە زمانی جەستەیە، ئەوە گرنگی و بایەخی زمانی جەستەیە. لەگەڵ دەنگیش بێگومان، دەنگیش وەکو ئەزانن مەهرابیان سیوەشتی ئەداتێ لە سەتە، ئەویان 55 ئەمیان سیوەشت. بۆیە من پێم وایە مامۆستا بەردەوام ئەبێ لەو سکیڵزانەی لەو کاراماییانەی کە هەیە پێویستی پێێتی بەخۆی بچێتەوە ئیشی لەسەر بکە، تا ئیشی زیاتر لەسەر بکە، تا ئاگداری بێ باشتر وانە ئەڵێتەوە سەرکەوتوو تریش ئەبێت. body language for competent teachers. تەماشاکە لە یوتیوب، تەماشاکە لە گوگل، زۆشتی جوانی لەسەرە. ئەوەش ئەکاتە سەر ئەوەی چۆن جەستەمان بەکارهێنی، چۆن جەستەی کراوە بەکارهێنی، چۆن جەستەمان داناخەین، چۆن جەستەمان ئەرێنی ئەەکەین، چۆن جەستەمان کاریزمایی ئەەکەین، چۆن جەستەمان دینامیک ئەەکەین. هەموو ئەمانە ئەرێنێتی جەستە و کراوەیی جەستە و جەستەی دینامیک و جەستەی کاریزمایی، هەموو ئەمانە مەرجی سەرەکین بۆ مامۆستای کارە، بۆ مامۆستای چالاک لە ناو پۆلە. ئەگەر ئەمانە نەبن، مامۆستاکە چەند لێ هاتوو بێ، چەند پسپۆر بێ، چەند شارەزا بێ، چەند پلەی بەرز بێ و شەهادەی باڵێن بڕوانامەی بەرزی هەبێ، لە ڕاستیە پەیام ناگەێنێ. شت لە گەیاندنی پەیامەکەیە، لە دروستکردنی ئەو پردی پەیوەندیەیە کە لە پرۆسەی کۆمیونیکیشنە دروست ئەبێ و بەتایبەت لە ناو پۆلە کە زۆر زۆر گرنگە. ڕەهەندێکی تری زمانی جەستە لە پەروەردەیە کە ناونیشانی لەم بابەتەکەمانە، ئەویش ڕەهەندی زمانی جەستەی مامۆستایە لە ناو کارە،
بەتایبەت کاڵم مامۆستا لێرەیان ڕاهێنەر ئەڵێم لە ناو ڕاهێنەرەکانیش توێژێکی کە باسەکەم کە ئەویش ئەوانن کە لە بواری کۆمەڵایەتی لەگەڵ قوتابی ئیشەکەن کە پێیانەوترێت ڕاوێژکاری ڕێنمایی کاری دەرونیان توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی بۆ توێژەری کۆمەڵایەتی مامۆستایان لە ئەوروپا زۆر بایەخ بەو پیشەیە ئەدرێت یعنی بە کەسێکی زۆر گرنگدا ئەندرێت ناو قوتابخانەکە و ئەوانش لە بواری زمانی جەستەوە زۆر کارامەیی بایەخ بۆ کارامەیی ئەدەن چونکە ئەزانن لە هەڵسوکەوتە لە ڕەفتارە لەگەڵ قوتابیەک کە نەتوانێت بکرێتەوە کە شەرم بکرێتەوە کە بترسێ کە تووشی شۆک هاتووە ئەزانن چۆن لە ڕێگای جەستە و دەنگەوە باش ڕەفتاری لەگەڵ بکەن بۆەوەی بستە ناو بوارێک کە پێوترێ زیرەکی هەستەکی یا با بڵێن پێوترێ emotional intelligence کە زۆر پەیوەندی بە جەستە و بە دەنگەوە هەیە ئەتوانن وا لەو قوتابیە بکەن کە بکرێتەوە کە دەرونی خۆی بکاتەوە کە ئاستی شەرم و ترسی تا ڕادەیەکی زۆر دابەزێ خۆشبەختانم وابزانام 10 ساڵ پێش ئێستا بوو لە هەولێر کۆرسێکی دەورێکی وامان کردەوە بۆ هەفتەیە بەڵام هەر یەک جار بوو ئەوەش بۆ خۆی وا ئەزانم بە فیدباکی مامۆستاکان بێگومان کاردانەوەیکی باشی هەبوو لەو بوارەش زمانی جەستە زۆر گرنگە ئەنی ئەو مامۆستایە بەر لەوەی قسە بکە لەگەڵ ئەو قوتابی کە کێشەیە چۆنەتی ڕەفتارکردن لە ڕووی جەستەیەوە لەگەڵ ئەو کەسە بۆی ئەمانی بداتێ بۆی ئاسوودەیی بداتێ بۆی کلیلەکانی کردنەوەی دەرونی بۆ ساز بکە لە ڕێگای زمانی جەستەوە لە ڕێگای با بڵێن ئەوەی کە باسمان کرد نزیکبوونەوە لەو کەسە پۆستەری باش پۆستەری بەکارهێنانی پۆستەری کراوە لە ڕووی زمانی جەستەوە ئەو قوتابیە ببینە خۆی جەستەی داخستەوە شەرمەکاو تووشی گرژی هاتووە ئەگەر مامۆساکەشی بە ئەمان یا بابڵێن ئەو توێژەرە بە ئەمان شێوە دابنیشێت تەماشاکەیت یارمەتی ئەو کەسە نادا کە بکرێتەوە ئەگەر بۆ نمونە ئەو قوتابێ دانیشتووە لە پێشەوە ئەمیش لە پشت مێزەوە قسەی لەگەڵ بکە وەک ئەوە نییە مێزەکەی جێبێڵێ بڕە دەتەنیشتەوە دانیشە نەک بەرامبەریشی لە تەنیشتەوە دانیشێ تەماشاکە ئەمەی کە پێڵێن پانتایی و فەزا چەند ڕۆڵی هەیە لە توانەوەی ئەو شتێک کە پێیان شەختەی ناوەوە ئایس بریکینگ بنیە ئەوە زۆر ڕۆڵی هەیە لەو شتەیە بۆیە بواری توێژەری کۆمەڵایەتی هەروە بواری بەکارهێنانی زمانی جەستە لەگەڵ ئیدارە لەگەڵ بەڕێوەبەرەکە لەگەڵ کارمەندەکانی دیکە لەگەڵ مامۆستاکانی دیکە بە حەقیقەت زۆر گرنگە ئەوەش یعنی کە ئاڵێن پەروەردە تەنیا ناو پۆل نییە تەنیا کارامەیی مامۆستانیە بگرە لایەنی دەرونیە بەتایبەت بۆ توێژەرانی کۆمەڵایەتی و هەروەها لایەنی ئیدارەیە کارگێڕیە کە ئێمە لەوێ دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ تیۆریەکە ئێدوارد هاڵ کە ئەڵێ ئەلەوەیە پانتایی کەسێتیمان زۆر گرنگە پانتایی کەسێتی ئەو کەسی ڕفتاری لەگەڵەکە زۆر گرنگە پانتایی کەسێتی بەڕێوەبەرەکەت گرنگە پانتایی کەسێتی قوتابیەکەت گرنگە دایک و باشی قوتابی کە دێن ئەبێ بزانین پانتایی کەسێتیان چەنە ئەو ئەڵێ مەترونی بۆ 3 مەتر ئەگە بیبەزێنی ئەو کەسە هەست بە نیگەرانی ئەکا و ئەو کاتە کێشەکان قوڵترە بنەوە ئەگەر کێشە بن نەژوێ دروستە بێت ئەمە بەگشتی بۆ ناو پەروەردە برانچەکانی با بڵێن ڕەهەندەکانی ئەم 4 ڕەهەندەیە یەکەم body language in class management ئیدارەکردنی پۆلە 2 body language for competent teachers وەک کەرەستەکانی communication 3 بۆ لایەنی دەرونی بەتایبەت بۆ توێژەرانی کۆمەڵایەتی 4 بۆ ئیدارە دکتۆر یان چەند کات ماوە وڵا کاتەکە تقریبا تەواو بۆ سعات دەیە ئەوەی تر گوتمان بۆ سەرنج و پرسیارەکان ئەگەر شتی کۆتاییت ماوە دەکرێت لەگەڵ پرسیار وەڵامەکان
تێکەڵی کەی و ئەو کاتە بیڵێ ئەگەر شتێکی دیاری کراوە کەواتە مادەم وایە ئەم بابەتە زۆر قساڵەگرێ و یانی ئەمە ئیشی دەورەیەکی تەواوە بەڵام ئەگەر پێتان خۆش بێ پرسیار چکە من نەمتوانی پرسیارەکان بخوێنەوە نا پرسیارەکان وەردەگرین ئێستا دەست پێ دەکەین ئەو کاتێ ماوە دەکرێت ئەگەر شتێکیشت بەبیر هاتەوە لە ئەسنای پرسیارەکان ئەوژی اضافە بکەین جگە لە دەستخۆشیەکان زۆر هاتوون مەجموعەیەک پرسیاری هاتووە کە هەندێک کەس دەستی بەرز کردێتەوە ئێستا داوایان لێ دەکەین مایکەکە بکەیەوە هەرجارەی دووسێ پرسیار بەیەکەوە بکەین باشتر نییە دکتۆر جان هەتا لەبەر کاتەکە پرسیارێکی گرنگ لەلایەن مامۆستا کە بەڵێ فەرموو چی بکەمەوە ناگوتمان یەک دوو پرسیار پێکەوە ئەوها بکەینەوە ئەگەر ینی وەڵام بدەینەوە ئەگەر کاتەکە بۆی بەش بکە مامۆستا کەوسەر فاخیر ئۆبزام لە وێبینارێکی تریش باسی ئەو بابەتەی کرد دەڵێ لە بازارەکان لە باژێڕەکان با بڵێن جگە لە ناو شارەکان ڕەنگ لە ناو شارەکان قوتابخانەی تایبەت بە کەڕولاڵەکان هەیە بەڵام ئایا مافی قوتابی نییە مەنهەجێکی تایبەتی زمانی جەستەی هەبێ بۆی بخوێنێت چکە ئەوە بەڕاستی چینێکی زۆرن و بێبەش کراون لە خوێندن بە بیانووی نەبوونی قوتابخانەی دیاریکرا و لە گوند و شارۆچکەکان چکە بەس لە ناو شارە گەورەکان ڕەنگە ئەو شتە هەبێ بەڕاستی ئەو پرسیارە مامۆستا کردوێتی پرسیارێکی گرنگە بۆیە ئەوە بابەتێکی زۆر گرنگە و هیوادارم ینی ئەو شتە ڕۆژە ڕۆژان بە ئەنجام بدرێت منهەجێکی دیاریکراو نییە ئێستا لەسەری بڕۆن بەخۆی ئەگەر منهەج دکتۆرجان منهەج دائەنرێ ئەگەر ینی بڵێن ئەگەر ئارەزوو هەبێ و پرۆژە هەبێ ئەتوانین ینی چی بە خۆمان و چی بە خەڵکی تریش بانکەین کێشە نییە زۆر باشە بەڕێزان ئەوانەی داوا دەکەم مایک دەکەنەوە تکایە هەرێکە لە خولەکێک پرسیارەکە دیان سەرنجەکەت کۆ بکەوە ئەگەر لەوە زیاتر بێ بە ناچاری دەبێ بڕم چکە خەڵکێکی زۆر دەستی بەرز کردێتەوە بە مامۆستا سازان دەست پێ دەکەم مامۆستا سازان سەید گوڵ فەرموو سلام علیکم کاتتان باش دکتۆر جان یاخوا بەخێر بێتەوە خۆشحاڵ بووم ببینێنێت دووبارە یەک دنیا پرسیارم هەیە تۆ پرسیار نەبێ شێ بێ دەستەکانت خۆش بێ یاخوا بەخێر بێتەوە دەست پێکەم دکتۆر گیان هەندێک نیشانەی زمانی جەستەما هەیە زۆر کەمتر بەکاردێنێ لە کەسەکانە کە زۆر تەئسیری هەیە لە بیرکردن هەستەکانی چۆن ئەمە ئاشکرا ئەبێ چۆن ئێمە هەستەکانیان بیرکردنەوەکانیان بزانین لە ڕێگای ئەو بەکارنهێنانی زمان جەستە لەو کەسەیە و چۆن دەتوان پرسیاری دووەم چۆن دەتوان زمانی جەستە لەگەڵ زمانی فێڵکردن deception body language جیا بکەینەوە پرسیاری سێم باسی non-verbal communicationت کرد بە جۆرێ بەڵام من پرسیارەکەم ئەو ڕۆژە لەوە دروست بوو لە قوتابخانێک مامۆستاوتی زمانی جەستە لە ڕێی non-verbal communicationش بەکاردێ ئەوە زۆر سرنجی ڕاکێشام ئایا لە بەکارهێنانی کاریگەری لە چه حاڵەتێک بەرزە بێتەوە لە چه حاڵێک ڕێگری ئەبێ پرسیاری چوارەمە هەندێک مایکرۆ ئەکسپرێشنما هەیە لەم هەل بەسەر و چاوت تروکاندن و لێو گەستن و ئەو شتانە چۆن هەست و سۆزی ڕاستەقینەی مرۆڤ داگیرەکە و چۆن شیکردنەوەیان بۆ بکەین چۆن لێکیان بدەینەوە یەک پرسیار زۆر گرینگە ئەوە باسی کرد دکتۆر وتت لە کەلتوری جیاجیا دەرسم و تۆتەوە خوا چۆن جیاوازە کەلتورەکانی زمانی جەستە شی بکەینەوە چۆن لە چه حاڵەتێکش ئەبێتە هۆی لێک تێنەگەیشتن دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا فەرمە دکتۆر وەڵا پرسیارەکان زۆر بنەبی جواب دێنەوە باس لە کولتوری زمانی جەستە لە کولتوری جیاواز ئەمان باتە ناو مەسەلەی ئەنترۆپۆلۆژیا لە ئەنترۆپۆلۆژیا چەند کەسێکان حاڵ یەکێکە لەوانە کە زۆر جۆن باسی ئەکا ئێمە کولتوری جیاوازمان بەو دەرەجەی نییە کە ئێستا لە هەولێر کوردین تورکمانین ئاشورین کلدانین ینی بەس کولتورەکانمان زۆر لێکەوە دوور نین وەکو با بڵێن وەکو ئێستا لە ئەوروپا ڕوئەدا با بڵێن کولتورێکی جیاوازی زۆرە لە نێوان ئیسلام و لە نێوان ئاشوری با بڵێن کریستانەکانی ئەولا یا با بڵێن کە
ئەفریقاییەک ئەڕواتە ئەمریکا ئێمە ئەو جیاوازیەمان بەو دەرەجەیە نییە بەڵام ڕەنگە جیاوازی ورد ینی بچووک بچووکمان هەبێ ئەگەر مامۆستاش بیەوێ کولتوری ینی با بڵێم ئیش لەسەر جیاوازی کولتوری بکات و تێی بگا چەندین تیۆری هەیە لە ناو ئەنترۆپۆلۆجیا ئەتوانێت سوودی لێ ببینە بەداخەوەی ئێمە ناتوانین باسی ئەو پانتاییانە بکەین بچینە ناوێەوە ئەوەی کە خوێندنەوەی زمانی جەستە لەو دۆخە ناسکانەیە بە حقیقەت دووسێ تەکنیکمان هەیە یەکیان کە گرنگترینیانەوە لە بواری خوێندنەوەی ئەمنیش و مخابراتیش بەکار ئەهێنرێت ئەویش ئەوەیە ئەو کەسەی کە شتر لێ ئەشارێتەوە یا شت نادرکێنێ یا با بڵێن ڕاستی ناڵێ یا ناوێرێ بڵێ یا شەرمەکە ئەبێ بۆی بیدۆزیتەوە سەرەتا لە دۆخی ئاسایی پێویستیت بەوەی لە دۆخی ئاسایی ئەو کەسە بداسی یا با بڵێن کاردانەوەکانی لە دۆخی ئاسایی یا بزانی ئەوش پێی ئەڵێن زانینی لاینی ئەو کەسە چۆنە هێڵی سەرەکی ئەو کەسە چۆنە بەیسلاینەکەی بڵێ بەڵێ بەیسلاین بزڵێت ئەوەت کەزانی ئەمجا لە دۆخی لادان لە دۆخی با بڵێن سەختە یا لە دۆخی ئالۆزە ئەتوانی جیان بکەیتەوە ئەوە دایک لەوە زۆر زیرەکە لەگەڵ ماوەکانیە دایک یەکسەر ئەزانێ ئەو ئاماژانە لە دۆخی ئاسایی ئەو ناوە نیکە بۆیە ئەکوێتە گومانەوە لێی کە شتێکی شاردوێت و یا ڕاستی ناڵێ یان شتێکی غێرە ئاسایی کردووە دەستەکان خۆش دکتۆرجان پرسیاری تر زۆر هاتوون ئێستا ڕێگە دەدەن کەسێکتر مایک بکاتەوە بەڵام ئەوسە سەردار ئەسعەد دەڵێ بەڕای ئێوە لە بەکارهێنانی زمانی جەستە لە بواری پەروەردە و فێرکردندا ئێمە لە چه ئاستێکین مەبەستی کوردستانە بە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوت ئێمە لە ئاستێکی زۆر بەرز نین حقیقت با ڕازگۆ بین بەڵام ئەم بایەخی کە لەم ساڵانەی دوایش پێیدرا ئەم بایەخانی با بڵێن ئێستا بە گوێرەی ئەوەی کە سەرەتامان نەبووە لەم بوارە لەم ساڵانەی دوایی بە تایبەت لە بواری پەروەردە و هەندێکیش ئەو سەردەمەی زانکۆ پێم وایە هەنگاوێکی بە ڕێژەیی بیگرین بۆ ئەم ماوەیە هەنگاوێکی باشمان ناوە بەڵام وەکو وتم هیوادارم ئەم هەنگاوی کە ئێستا نراوە ینی کورت نەهێنێ دەستی لێ هەڵ نەگرین وەک لە زانکۆ دەستیان لێ هەڵگرت بەڵام بە بەراورد لەگەڵ جارانی خۆمان ئەم ساڵانەی دواییە باشتر ئەنگاومانەوە نەکە لە بواری پەروەردە بگرە لە بواری بزنس و لە بواری با بڵێن ڕاگەیاندن هەرچەند ڕاگەیاندن زۆرمان ماوە سەری کەناڵە تەلەڤیزیۆنەکانەکەین تەماشا ئەکەین پێشکەشکارەکانمان بێژەرەکانمان زۆر پێویستیان بە شارەزایی هەیە پێویستیان بە ڕاهێنان هەیە بە بەراورد لەگەڵ ئەوانەی جیهانە هەرچەند ئەوەش با بڵێن تەلەڤیزیۆنەکان هەندێک کەناڵ ینی دەوراتیان کردوێتەوە خولیان کردێتەوە من چەند جارێک با بڵێن 3000-4000 خولم کردوێتەوە بۆ ئەو کەناڵانە بەڵام پێویستمان بە ئیشی زیاترە پێویستیمان ئەزانی بەچێ لە ڕاستیە بە دروستکردنی ڕاهێنەری باشە ڕاهێنەرێک کە بتوانین پشتی پێ بەستین ئەوان ئیش بکەن دەستت خۆش بێ دەست خۆش بێ لە فەیسبوک و لە ئەوەش پرسیار هاتووە لە فەیسبوک بانە شێخ سەعید دەڵێ ئەگەر بکرێ هەندێک باسی ئاماژە نەرێنیەکانی فێرخوازمان بۆ بکەیت کە ئاماژە بێ بۆەوەی بێزار بووە لە دەرسەکە بەڵێ یەکەمیان لێرەش پشتیوان بەرزنجیش هەروە دەڵێ چەند شێوازێکی دانیشتنی خوێندکار هەیە کە ئاماژەیە بۆی کە ینی دەرسەکەی بەدڵ نیە یان بێزار بووە ئاماژەی بێگومان زۆر هەیە وەکو وتم چەلێنجی کراو و چەلێنجی داخراو بە پلەی یەکەم کۆنتاکتی چاو کۆنتاکتی چاو لە هەندێک قوتابی کۆنتاکت تەماشای مامۆستا ناکە مامۆستا هەوڵ دەدات تەماشای بکات تەماشای ناکە و هەندێک جاریش بە پێچەوانەوە کۆنتاکتی چاو زۆر بە قووەت ئەبێ چاو ئەوڕێتە ناو چاوی مامۆستا یعنی مامۆستا بۆ بە قوتابی وتێتی بۆ چاوەڕێتە ناو چاوم چاو مەپڕە چاوم ئەوەش بۆ خۆی ئینەکە ئەمجا بەکارهێنانی پەنجە و دەست داخستن دەست بڵێن مشتوی دەست کە بە قوت پیشانەدا یا دانیشتنی قوتابی هەوڵەدات لە کە باسی پانتایی فەزامان کرد
فەزایەکی گەورەتر داگیر بکە بەوەی کە بڵێن ئاوا داهانیشێ یان هەندێک جار ئاوا داهانیشێ ئەگەر بمبینن یا ئاوا داهانیشێت و هەندێک جار با بڵێن ئاراستەی جەستە کە بۆ خۆی ئەمە زۆر زۆر گرنگە لە پۆلە ئاراستەی جەستە ئەگۆڕێ ینی با بڵێن ئاراستەی بۆ مامۆستاکە نییە لە چاو تەماشایەکە بەڵام ئاراستەی جەستەی بۆ لایەکی کەیە ئاماژە زۆر زۆرە حتا پەنجەکان ئەبن بە ئاماژە بەڵام چاو تایە لە تەحەدایە لە بڵێن ئەوەیە زۆر ڕۆڵ ئەبینێ بێگومە هەندێک جار تەنانەت جلیش ڕۆڵ ئەبینێ ئەمجا دروستکردنی با بڵێن پانتاییەکی دوور لە مامۆستا ئەوانەی کە با بڵێن ئاماژەی خراپ ئەدەن یان گروپێک دروستەکەن گروپی شەڕانگێز گروپی تەحەدا زۆرجار لایەکە گرن لە دواوە با بڵێن سوچێک وەرەگرن بەگشتی مامۆستا لە کاتی هاتنە ژوورەوە بە تایبەت لە سەرەتا کە پۆلێک وەرەگرێ زۆر سوود لە مەسەلەی مەودا ئەبینێ دووری و نزیکی ئینگلیز دەڵێ دووری و نزیکی نێوان خەڵکەکان و نێوان قوتابیەکان لایک و دیسلایک دەستنیشانێکە یا ئەنجامی ئەدا ئەو قوتابی کە یەکێکی قوتابیەکی خۆش بێ ئەگەر لە سوچی بنی بنەوە دانیشێت وەکو لایک وای لێکە ئەگەر هەموو پۆلەکە چۆڵ بێ ئەڕوالو بنی بنەوە دانیشێت لای ئەو کەسە ئەگەر ئێمە تەماشای ئەمە بکەین جۆری هاتنە ژوورێ و دانیشتنیان تێ ئەگەین لە شتێک تێ ئەگەین کە زۆر زۆر گرنگە ئەو گروپانە لە ناو پۆلە چۆن دروستە بن و چۆن هەندێک قوتابی ناچارەکەن ئەوانیش ئینتیمایان هەبێ بۆ ئەو گروپە یا بچن لەگەڵ ئەوان دانیشن دەست خۆش بێ دکتۆر مامۆستا سامان فەرموو مامۆستا سامان ئەوەی دەستت بەرز کردێتەوە مامۆستا سامان فەرموو مایکەکەت گۆ مامۆستا سامان حسێن سلااوتان لێبێ سلااو مامۆستا جان فەرموو لە سۆرانەوە دکتۆری گەنج خۆشەویستی سپاس دەکەین سپاس دەکەم سەلامەت بێ من وەکو مامۆستایەکی ڕاهێنەرە و پرسیارەم هەیە مامۆستایەکش لە کۆمنت پرسیاری کردووە ئێمە لە چ شوێنێک باسی لە بۆ مامۆستایان باسی زمانی جەستە بکەین یعنی لە ڕێبەری ڕاهێنەران ئاماژەی پێ نەکرای بەڕاستی ئەمە دەبی هەر باسی یعنی بەیانی کە ئینشاڵڵا سەردانی قوتابخانەکان دەکەین باسی یەکەم میتۆدی پرسیاری کراوانە دەکەین یعنی شوێنێک دیاری نەکراوە بۆ ئەم بابەتە چۆن جێگای بکەینەوە سپاس دەکەین دەست خۆش مامۆستا سامان زۆر سپاس بۆ پابەند بن بە کات یەکەم شت ئەمە جارە سەبارەت بە ڕاهێنەرەکان کە ینی مامۆستا سامان ڕاهێنەرە و ڕاهێنەرێکی لێ هاتووشە گرنگە مامۆستا خۆی زمانی جەستەی ئەرێنی یا کراوە پیادە بکە زمانی جەستەی دینامیک پیادە بکە زمانی جەستەی پڕ لە وزە و کاریزمایی پیادە بکە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم ئەگەر لە پرۆگرام نەبێ لە حقیقەتە بەڕای من دەرفەتێک نازام چۆن دروستی بکە لەناو پرۆگرامەکەی خۆت پانتاییەک دانیت بۆ وتنەوەی وانەی زمانی جەستە من لە هەرکوێ دەستم گوت بێتەوە لە ناو وانەکانمە لە حقیقەتە وانەیەکم نەبووە ناوی زمانی جەستە بێ بەڵام چی لە لبنانی فەڕەنسی چی لە زانکۆی سەلاحەدین هەوڵم داوە باسی ئەم شتانەیان بۆ بکەم قوتابیەکان موالێ بکەم ببن بە کەسێکی زیرەک بە تایبەت لە هونەری پرزنتیشنە مامۆستایان هونەری پرزنتیشن زۆر گرنگە لە منداڵیەوە ئەگەر ئێمە قوتابی فێری هونەری وەستان لە پێش خەڵک بکەین جەستەی باش بەکار بێنێ دەنگی باش بەکار بێنێ ئاماژەکانی کراوە بێ سینگی داخراو نەبێ سەری شۆڕ نەبێ هەموو ئەمانە ئەگەر لە منداڵیەوە فێریان بکەین لە ناو وانەکانمان لە ناو با بڵێن دەرسی ئاسایی بێ ئەوەی زۆر بچینە ناو تیۆریەکانی زمانی جەستە ئەم کارامەییان فێر بکەین ڕایان بێنین لەسەر ئەوە بێگومان ئەبن بە تاکێکی چالاک تاکێکی پڕ لە وزە ئەتوانن گوزارە لە خۆیان بکەن یعنی من چەند جارێک لە ناو لای کتێبفرۆشەکان تووشی قوتابی بووم کە من لە زانکۆ ماوەیەک وانەی ئەکادیمیک دیبیتمە گوتەوە لە ناو ئەکادیمیک دیبیت زۆر ئیشم لەسەر جەستە و دەنگ نەکرد بۆ ئەوەی بوەستن لە کاتی دیبیت بتوانن چۆن جەستە بەکاربێنن چۆن بکرێنەوە چۆن دەنگیان باش بەکاربێن قوتابیم بینیوە
ئاتۆ بۆلام نەمناسیوێتەوە وتێتی دکتۆر من زۆر سوپاسی تۆ ئەکەم من کەسێکی زۆر شەرمەند بووم نەم ئێوێرا لە پێش خەڵک بوەستم بەڵام تۆ وات لێ کردم ئەو شەرمەم نەماوە باش گوزارە لە خۆمەکەم بۆ وتاربێژی باشتر بووم بۆ پەبلیک سپیکینگ باشتر بووم ئەمە پێم وایە ئێمە ئەتوانین بیکەین بێ ئەوەی ینی با بڵێن وانەیە کە بێ بەناوی وەکو بابەتێکی سەربەخۆ پێویست ناکە دەکرێت ئینتیگریت بکرێت لەگەڵ هەموو بابەتەکانیان لە هەر شوێنێک دەرفەت ڕەخسا شتێک بڵێ لەربارەیەوە دەست خۆش بێ مامۆستا سەبری ڕەحمان فەرموو مامۆستا بەڵێ فەرموو مامۆستا ئەوقاتتان باش دەستی تۆ خۆش بێەوە دەستی تۆش خۆش بێ بەڕاستی بابەتەکان پەیوەدی بەستودن وڵی من دوو پرسیارمەیە دەکاتۆرێکی کیانەوەی ئایا زمانی جەستا دەکرێت بێ زمانی دەنگ دووەمیان زمانی ئێمە دەزانین لە بابەتێکی زمانەوانی لە زمانی هێماکانمان هەیە ئایا زمانی هێماکان و زمانی جەستا چ پەیوەندیەکیان بەیەکەوەیە زۆربەی زارەکان بە تایبەتی لە بازنەی یەکەمدا ئێستا شتەکان زیاتر بوونێتە زمانی هێماکان بۆ نمونە مەسەرەن چەند هێمایەک دەکێشی لە سەروێنەی تابلۆی قوتابخانەکاندا ئاماژەیەکە بۆ شتێک لەو کاتدا کە تەلەبەکە مەسەرەن مێز لە مامۆستای دێدا دڵێکە کە دەستی لە دەستی دەدا وێنەیەکی ترە یعنی کۆمەڵێ لەو شتانە هەیە پرسیارەکەی من ئەوەیە ئایا زمانی جەستا لەگەڵ زمانی هێماکان جیاوازیان چیە سکاتی ئێستا باس زمانی هێما شتێکەڵاو بووە نەکە زمانی جەستا دەستت خۆش بێ مامۆستا زۆر پرسیار یەکەم چی زۆر گرنگ بووە من لەبیرم چووە پرسیاری یەکەم مامۆستا یەکەم ئەو بوو زمانی جەستا بەبێ زمانی یعنی بەبێ زمانی دەنگ دەبێت زۆر سپاس بێگومان ئەبێ و بەس ئەکرێتە سەر بابەتەکە ئێوە لە سینەما لە سینەما ئەوە بێنمەوە نمونە بێنمەوە چارلی چاپلنتان بەبیر دێوە نیە بەڵێ بەڵێ ڕاست چارلی چاپلن هەمووی بەس بەرجەستا کرد یەک ڕۆمانی یەک چیرۆکی دوور و درێژی هەموو بەبێ دەنگ بەبێ دەنگ ئەکرد ئەوە ئەبێ ئەوە بەس کارامەیەکی زۆر زۆری ئەوێ بەڵام ئەوەی ئێمە ئەمانەوێ باسی بکەین بۆ پەروەردە گرنگە بۆ مامۆستا ئەوەیان بەو دەرەجەیە نییە ئەو بۆ هونەرمەندێک باشە بۆ ئەکتەرێک باشە بەڵام ئەوەی بکە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە زمانی جەستەمان یارمەتیدەرێکی ڕاستەقینە بێ بۆ ئەو شتێک کە ئەیڵی یعنی مامۆستایەک ئەگەر لەناو پۆلە شتێک بڵێ ئاماژە نەکا دەستەکانی لە لاتەنیش دانیشت بێ ئەو مامۆستایە نیوەی زیاتری مەسجەکەی ناگە یان بەخراپ لێ حاڵیە بن ئەوەی کە زۆر گرنگە لێرە دەستەکانی مامۆستا من زۆر ئیژە سەر دەستەکانەکەم لە ڕایەنانەکان ڕەنگە مامۆستا سامان کە لە ڕایەنانەکان بوون لە سۆران ئەبینێ من چەند ئیش لەسەر ئاماژەی دەستەکەم کە زۆر گرنگە مامۆستا ناو پۆلە ئەگەر ئاماژەی وێناکردنەکانی بەدەست نەبێ بۆ نمونەی پۆلەک نمونەی ئەو تۆپەی کە زۆر باسەکەم ئەگەر بڵێ دوێنێ ڕۆشتم لەگەڵ مناڵەکەم تۆپێکم بۆ کڕی زۆری فەرقە لەگەڵەوەی دەستی بەکارهێنە بڵێ دوێنێ ڕۆشتم تۆپێکم بۆ کوڕەکەم کڕی ناگا دەستەکانت وێناییە ئینفۆرمەتیڤە تەسویریە عەرە بڵێ لەگەڵەوە جدیەت شیتایە لەگەڵەوە ئاستێکی دینامیکێت و حەماسەتی تۆیتیایە لە گێڕانەوەیە مامۆستا چەند حەماسەت پیشان بدە لەوانەکەی لە لێڤڵێکی دیاری کراوە ئەوەندە باشن لێ تێگەن ئەوێتیان زمانی هیما بە حەقل هیما ئەنوا جۆریە تەنانەت ئەو زمانی کە بۆ ئەو کەسانەی کە نابیستن و ناتوان قسە بکەن تەنانەت ئەوانش کە ئەوان زمانی جەستەی خۆیان هەیە بەڵام ئەو زمانی ئەوان لە ڕاستی زمانی جەستە نیە بەقەت ئەوەی هیمایە زمانی هیمایە لە وازم لە ئەنگلیزی پێڵێن ساینس ساین لانگویج ئەڵێ ساینس بزان ناڵێ بۆدی لانگویج ڕاستە کەرەستەکەی بۆدی لانگویجە بەڵام خۆی نیشانەیە نیشانە چکە لەسەری ڕێک کەوتون ئەو نیشانانە زیاتر سیمبڵن سیمبڵ ئێماڵە نیما کەرەستەکەی دیسانەوە جەستەیە بۆیە ئینگلیز ئەڵێ ڤیزوالیزیشن وانە تەسویریە بەڵام نزیکن لەیەکەوە خۆی زمانی هێما زمانێکی سەر بەخۆیە زمانی جەستە زمانێکی پاڵپشتی کارە
يعني بە هەم زمانی هێما وەکوەیە دەتوانێت لەسەر هەموو چەمکێک قسە بکەیت چەمکە بەرجەستە و نابەرجەستەکان بەڵام لە زمانی جەستەدا ڕەنگە ئەوە نەتوانێت مەسەلەن بە زمانی هێما دەتوانی بڵێ دیمۆکراسی بەڵام بە زمانی بەدی لانگویج ڕەنگە زەحمەت بێ بڵێ بەڵام بە زمانی هێما دەتوانی لەسەری ڕێککەوتون یانی دوو زمانی جیاوازیش هەیە لە دنیا کە زۆر باون زمانی هێمای ئەمریکی زمانی هێمای چینی کە دوو زمانی زۆر بەناوبانگستان دەریان بەڵێ ئەوە لە ئەنترۆپۆلۆژیا زۆر ئیشی لەسەرەکرێت بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە وەک مامۆستا بۆ نمونە مامۆستا ئەو شتانی کە پێی ئەڵێن هەستی مجەڕەد باڵێن کە باسەکەی لە خۆشەویستی لە ئازادی لە یەکسانی ئەمانە بە حقیقەتە ئەگەر مامۆستا زمانی جەستەی لەگەڵا بەکار نەهێنێ دووشت بەتایبەت یەک زمانی جەستەی کراوە کاکاتە ئاماژەکانمان لەگەڵ ئەکسپرێشن بڵێن دەربڕینەکان بەتایبەتیش مایکرۆ ئەکسپرێشن وردەکان ئەمانەی لەگەڵ نەبێ ئەو مامۆستایە لە دەرزگوتنەوەیە ڕاستیە کارا نابێ و حتا ئەو دەرسانی کە لە ماتماتیکە با بڵێن لە ئەحیا چی پێڵەن زیندەوەری بەڵێ ژیانزانی یان زیندەوەرزانی بەڵێ زیندەوەرزانی ئەگەر مامۆستایەک بتوانێت باسی ئاژەڵێک کەپتانە لاسایی بکاتەوە ئەوە بێگومان لای قوتابی زۆر سەرکەوتوتر ئەبێ لەوەی کە مامۆستاکە تەنیا ناوی ئاژەڵەکە بێنێ و نەتوانێت هیچ هیمایەکی ئاماژەیەکی ئەو ئاژەڵە بە شێوەیەکی جوان وێنا بکە بۆ قوتابیەکانی بەڵ دوو پرسیاری کۆمنت تێکەڵ دەکەم یەکێکیان مامۆستا نازەنین معروف دەڵێ ئایا زمانی بەکارهێنانی زمانی جەستە لەلایەن مامۆستایانەوە بەپێی تەخەسوس دەگۆڕێ واتە ئەگەر تەخەسوسەکەی بۆ نمونە زانستە مرۆڤایەتیەکان بێ لەگەڵ زانستێکی پەتی وەکو تازە باست کرد دەگۆڕێ یاننا مامۆستا خەڵاتی باسی تەمەن و ڕەگەز دەکا دەگۆڕێ ئەوەش زمانی جەستە لەگەڵ تەمەن و لەگەڵ ڕەگەز بۆ نمونە باسی خوانەوتنەوە لە بۆ قوتابیانی بەیانیان بە جۆرێک زمانی جەستە بەکاربێنێ لە بۆ قوتابیەکانی ئێواران کە تەمەنیان گەورەترە مامۆستان هەندێکیان ڕەنگە بە شێوازێکی تر زمانی جەستە بەکاربێنێ کاتە بەپێی تەخەسوس دەگۆڕێ یان ناگۆڕێ جارێ ئەوەی یەکەمیان گرنگە بەڵێ نازەنین معروف بەڵێ مامۆستا نازەنین هەندێ بابەت هەیە بۆ زمانی جەستە ئاسانترە ئەین با بڵێن بابەتە مرۆیەکان شعر ئەدەب ئەوەی کە زۆر پەیوەندی بە هەستەوە بێ ئاسانترە لەو بابەتانی کە با بڵێن زانستین ڕەنگە مامۆستایەکی بیرکاری بە ئەندازەی مامۆستایەکی ئەدەب بواری زمانی جەستەی زۆر نەبێ یا با بڵێن بە ئەندازەی مامۆستایە کە دەروونزانی ئەڵێتەوە ئەتوانێت زیاتر زمانی جەستە بەکاربێنێت بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەگەر مامۆستایەکی بیرکاری یا فیزیا یا کیمیا بتوانێت زمانی جەستە بەس ئاماژەکانیە بتوانێت پۆستەر بگۆڕێ بتوانێت دووری نزیکی بگۆڕێ هەندێجار بتوانێت ئاراستەی جەستەی بگۆڕێ بتوانێت دەنگی بگۆڕێ دەنگی دینامیک بەکاربێنێ هەموو ئەمانە تەنانەت لەو بابەتە وشکانەیش ئێمە پێڵێن وشک لە زانست زۆر باش نین لەو بابەتانش تەنانەت لە مامۆستایەک باشترە کە ئەو شتانە نەزانێت یعنی با بڵێن دووری نزیکی لە نێوان وایت بۆردەکە و لە نێوان قوتابی مامۆستای هەمیشە بە وایت بۆردەوە ئەوە خراپە ئێماڵێن کە لەسەر وایت بۆردەکە جێبێ بڕۆ بەرە قوتابی کات ئەو نەختە مەودایە کە ئەیگۆڕی تۆ بە قوتابی ئەڵێ من هاتوە ناو جوغزی پەیوەندی گەرم لەگەڵ تۆ ئەوە با بیرکاریش بڵیتەوە ینی کەرەسەی ورد زۆر هەیە بۆ گۆڕانکاری لە ڕووی جەستەییەوە یعنی با بڵێن ڕووی جەستەیی تەنیا جەستەی خۆت نییە ئاماژەکانتە بڵێن دووری و نزیکیە ئاراستەی جەستەتە لەم شتانە کە گۆڕانکاریان لەسەرەکەی ئەو کات حتا ئەگە بابەتەکە با بڵێن بە ئەندازەی سایکۆلۆجیا بە ئەندازەی مێژوو بواریتیانە بێ تۆ ئەتوانی ئەو بوارانە دروست بکەیت چاکتریش دەست خۆش بێ مامۆستا محەممەد لە دەستی بەرز کردێتەوە فەرموو مامۆستا محەممەد سڵاوتان لەبێم کاتتان باش دەستان خۆش بێ زۆر سپاس وڵای من یەک دوو پرسیارم هەبوو
کاک دکتۆر بەنسبەت مامۆستا چی بکات دروستە بۆ سەرنجڕاکێشانی قوتابی ئەین تۆ گەبتە سەرنجی قوتابیەکان ڕابکێشی بۆ ئەوەی پۆل بەڕێوە بەریت و باش بەڕێوە بێت توانی ژنگێکی پەروەردەی دروستکەی جوڵە کەمتر بێت جوڵەی نەگەتیڤ ئایا چی بکەی باشە بابەتێکی تریش هەیە بەنسبەت داخستنی جەستەوە زۆر جاشتە مەجلیسێکەوە بە لاشعوری جەستە داخەی ئەو کەسانی کە باسی بابەتی وزە ئەکەن ئەڵێگەر شوێنێکت بەدڵ نەبوو وزەی خراپ بوو جەستە و داخە بۆی کاریگەری نەبێ ئایا ئەمە لە ڕووی زانستی بەڕێستانەوە تا چۆنە ئەم ئیشە کە ئەکرێ پرسیارێکی تریش ئایا بیرکردنەوە یان هەستە زمانی جەستە و بۆ دروست ئەکا یان هەردووچێتی ئایا تۆ بیرەکەیتەوە بۆی زمانی جەستە وە حرەکە ئەەکەی یان هەستەوات لێ ئەکا کەوا بکەی دەستان خۆش بێ زۆر باس زۆر حەزم لە پرسیاری چێمە پێم زۆر پرسیارکی ئەوەیە زۆر ئیشی لەسەر کراوە بە تایبەت یەکێ لە سایکۆلۆجەکانی ئەمریکا ویلیام جیمس زۆر باسی ئەوەکە ئەڵێ ئێمە بێگومان ئەوەی کە باوە ناخمان بڕیار لەسەر جەستەمانەدا بەو معنایە یعنی من خەمبارم خەمێکمێ بۆیە دێم دانیشم ئەوە دانیشم بۆ چکە خەمبارم یان دڵم خۆشە بۆیە دەستمەکەمەوە جەستەم ئینە ئەم دڵخۆشیەوەم لێ کات ئاوا دانەنیشم ئاوا دانیشم جەستم بکەمەوە دڵم خۆش بێ بەڵام هەمان ویلیام جیمس ئەڵێ پێچەوانەکەیشی ڕاستە بەس ئێمە پێچەوانەکەی زۆر باوەڕمان پێ نییە بەڵام ئەوڵە پێچەوانەکەی ڕاستە ئەگەر تۆ هەر لە سەرەتاوە ئاو هەدانیشیت یا جەستەت بکەیتەوە ئەڵێ وات لێ دێ هەستەکەیت ناخت ئاسوودەترە هەست بە خۆشیەکەیت هەست بە کراوەیەکەیت ئەوەی کراوەیی جەستەت بڕیار لەسەر ناختەدا بە هەمان شێوە ئەگەر تۆ خەمباریش نەبی دانیشی لە شوێنێک دەستت ئاوا دانیشی عاجزبی بەتەواتی لە ناخشا هیچ نەبێت بەڵام تا دێت هەستەکانیش دوای جەستەت ئەکەون تەماشاکە لێرە ئەڵێ هەست دوای جەستە ئەکەوێت هەست دوای جەستە ئەکەوێت ئەمجا یەکێک لە تیۆرەکانی ئێستا پرۆفیسۆر ئەیمی کادی زۆر باسی یەکەم ئەیمی کادی لە یوتیوب هەیە تەماشایکەن بنووسە بۆتی لانگویج ئەیمی کادی CUDDY زۆر سەیرە باز لە شتێکە ناوی پێ ئەڵێ پاوەر پۆز یعنی چییە ئەڵێ بەیانی زووکەستای پۆزە بدە بە جەستەت پۆزێکی کراوە یعنی لە بری ئەوەی لە ناو جێگاکەت بیر بکێتەوە هەستم هەڵنەسم ئێستا چی بکەم بەخوابێ بڕۆم بۆ دەوام چەند ناخۆشە ئەڵێ نا ئەڵێ یەکسەر ڕاپەڕە ناو جێگاکەت دەچوتەوە دەستەکانت بکەوە فەزایەک و پانتاییەکی گەورەتر بە جەستەت ببەخشە پێڵە پۆزێکی بەرێ ئەو پۆزە وات لەکە ئەگەر دوسێ دقیقە بەردەوام بی لەسەر ئەو پۆزە هەستی نەرێنی و هەستی کراوەیی و هەستێکی جوانت ئەداتێ ڕۆژەکەت جیاوازە بێ لەگەڵ ئەو کەسەی بە بەراورد ئەگەر هەر خۆت جەستەت داخست بێ و بێتاقەت وا لە جەستەت بکەی کە جەستەیەکی بێتاقەتە دەستەیەکی سستە ئەوەی هەستەکانیش سستە بێ ئەو کتێبەی ئەو زۆر کتێبێکی بە ناوی The Presence حضور باس لە حضور ئەکا چەند پەیوەندی بەوایە جەستەت واد لێ ئەکا حضورت بسەلمێنێ جەستەت واد لێ ئەکا کاریزمات بسەلمێنێ ئەوەی کە پرسیارێک هاتووە بینیم کورت بوو کاڵێ پرسیارەکە وایە ئایا تۆ بە جەستە توانی هیمای ئەوە بدەیت چی بگەیەنیت بە خەڵک بەڵێ ئەتوانیت ئەجا ئەمە ئەوەیە کە با بڵێن وەکو مەحویە لە مەزهەبی تەرسایە بە تەرسە بۆی ئەڕۆی لە ناوەدی بۆ دەرەوە نازانم پرسیارەکانی کە چی بوو بەڵام ئەمەیان دەستت خۆش بێ زۆر سپاس وەڵا بەڕێزێک ناوی دەرنەچووە گەلەکسی A50 ئەگەر لەسەر خەتی فەرمونا خۆت بناسێنەوە قسە بکە ئەم کاتتان باش دکتۆریمدا زۆر سپاس بۆ دکتۆر فازڵ من مامۆستا سەرپەرشتیاری پەروەردەی ئەم
ئەمەی پەنجایە هەموو جارێ ناوی منێ لەبیر دەباتەوە کاک دکتۆر لە بەشداربوورەکانمان بورە مامۆستا جەزا فەرموو. ناچای منێ کاکە دەست و چاوتان خۆش بێ برادێک ڕخنەیەکی بچووکیە لەسەر پاوەپۆینتەکان ئەوە بەنسبەتەوە زۆر ڕخنە نیە چکە ئەوە ئاساییە بەڵام باشتر وا بوو بە ڕێزیان بەهاتایە بە دوو چەمک بە دوو پێناسە بە دوو دیفنیشن لە بینی بەدی لانگویج ئان ساین لانگویج ئەوەی ڕوونکردایەوە زۆر ئەساس بوو لە سەرەتای قسەکانیە ئەمە یەک دووەمین لە کلاس ڕوم مەنیجمنت ڕێخستنی پۆل زیاتر لە 12 ئەتوانین بڕۆین تا 15 و 16 شێوازمانەیە هەم ساین لانگویج هەم بەدی لانگویجی کە بەکار ئێنرێ لەوە چی ئەم برا بەڕێزە لە بەرۆی کاتی بەدەستەوە نەبێ بۆیە ئەو شتانەی ڕوون نەکەن مەبەستم بەڕێستە کاک فازڵ چای منی اینجا بەنسبەت مامۆسافایە خۆ مامۆسافایە ناخە باسی بەدی لانگویج دەکەیتەوە لە عینەکەی ئەوە ماوەستا جەزا با تەرکیزمان لەسەر بابەتی بەدی لانگویج بە زمانی جەستە بێت ئەمە منیش مەبەستم بۆەوەی بەستمەوە ئەو لە هەر چوار بەشەکەی دیداکتیکە مطلقاً باسی بەدی لانگویجی نەکردووە حتا لە فیدباکەکەش یا باسی نەکردووە بەڵام کە ئەوەی تۆ ڤیگۆتسکیە خوێنیتەوە کاتێ باسی دەروونناسیەکەی لەوانەیە زۆر شتیتە اینجا حەزەکەم دەستەواژەیەکی ژەیە ڕاستی بکەینەوە ئێمە توێژەری کۆمەڵایەتیمان نییە پیانەوتێ ڕێنمایی کار وشەی ڕێنمایی کاریان بۆ بەکار ئەهێنین ئەوە دەست خۆش بە مامۆستا جەزا حاڵە یەک ئەگەر مەجالم بە یەک شتیکەی خەڵک زۆر ڕاوەستاوەکەیتەوە فەرموو خۆ دەقەکەم تەواو نەکردووە چکەم لێرە کاتە بڕاگەتەوە بەدینگ لانگویج و لەگەڵ ساین لانگویج بەڕێی من وەکو خۆم کە پسپۆڕێکەمەیە لە زمانی ئینگلیزیە لە نەودۆ کە تیاڵێمەوە هەردووکیان ڕەبتن بە زمانەوە لە زمانە زۆر مهمە مامۆستا ئەتوانێت پیادەی بکە ئەویش جوابانەوەم بۆ ئەو برادەیە کە لە سۆرانەوە پرسیاری کرد وتی من چۆن زمانی جەستە لەگەڵ زمانی ئێمە بەکاربێنم و دەستان خۆش بێ و سەرکەوت زۆر سپاس مامۆستا جەزا زۆر سپاس دەکەم دکتۆر بێخاڵ وەرگرن دکتۆریان دەتەوێت وەڵامی بدەیتەوە ینی پرسیارێکی دیاریکراوی نەبوو ئەم بابەتەی من ئەمڕۆ من دوای ئەو تەوەرانە کەوتم کە دکتۆر جەنابی بۆی ناردم یەکەم جوان مامۆستاگیان گوێت لە وەڵامەکەم بێ تەوەرەکان من لەگەڵ مەتن و ناونیشان و مەتن بە نسبەتەوە گرنگە وە کەسێکدینی لە مەتن و ناونیشانی منە زمانی جەستە لەوانەوتنەوەدا بەس ناچوە ناوساینەوە ئەیزانم بەڵام لە ناو بابەتەکە نییە نازانم بۆ تاکیدمان لەوە کردەوە گوتمان لەبەر کاتەکە بۆ بابەتە کوجاو تەوەرەکانی جوابوون زمانی جەستە گرنگی زمانی جەستە زۆرەکانی زمانی جەستە لە پەروەردە یان لە ناو پۆل ئەوەیە ینی ئەوە دەستەکان خۆش بێ دکتۆر ناوین بەڵام یەکشت جۆرەکانی زمانی جەستەیش تاوان جۆرەکانی خەڵک ئەوە ئەگە کتێب خوێنیتەوە لە گوگلیش لێدەی بڵێ زمانی جۆرەکانی زمانی جەستە بە هەندێک پێتەڵە چوارە هەندێک پێتەڵە حوتە هەندێک پێتەڵە چواردەیە هەندێک بۆ چکە دەموچاو بە کایندێک وەرەگرێ بە نەوعی وەرەگرێ ئاماژەکان بە نەوەیەک پۆستچەر بە جۆرێک دووری نزیکی بە جۆرێک وەرەگرێ ئاراستەی جەستە بە جۆرێک وەرەگرێ دەنگ خۆی دەنگیش ڕەهەندێکی جەستەیی هەیە ئەویش بە جۆرێ وەرەگرێ هیوا هەیە لە ناو دەموچاویشە ئایکۆنتاک بە جۆرێ وەرەگرێ ئەوە ئەتوانی بۆ خۆت بۆ خۆم دوو جۆر بەلامەوە گرنگە زمانی جەستەی کراوە لەگەڵ زمانی جەستەی داخراوە بەمامۆستاڵێم بە مامۆستاکان ئەڵێم زمانی جەستەی کراوە پیادە بکەن زمانی جەستەی داخراو لە پیادە مەکەن ئەو دوشتە ئەو دوو چەمکە بۆ من گرنگە دەستت خۆش بێ دکتۆر بێخاڵ ئەبوو بەخێر فەرمە دکتۆر بێخاڵ سڵاوتان لەبێ مامۆستانی زۆر سپاس بۆ زانیارەکانت کات بتۆری بەڕێز زۆر بە کورتی سێ خاڵم ئەرزەکەم یەکەم جەنابەت پێت باشتر نییە کە نەن ڤەربەڵ کۆمیونیکیشن تێرمێکی گشتگیرترە
بۆ ئەم جۆرە لە پەیوەندی گرتن بەکاری بێنین چونکە خۆ جەناب دەزانی بەدی لانگوێج کۆدێکە لە ئەو هەمووی کە جەناب هەر ئێستا باست کرد چونکە خۆ دەزانی جلوبەرگە و حتا بۆنە و کۆمەڵێک شتە تایم جۆرێکە چونکە مامۆسایەکە خۆی شپرزە بێ درێنگ بکەوێ ناتوانێت کۆمەڵە شت ئەوە بکات یعنی حتا تایم ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم مەسلەی کاریگەری جلوبەرگ لەسەر کەسێتی و نەن ڤەربەڵ کۆمیونیکیشن جەنابەت پێت باش نییە کۆمەڵێک بنەما پرەنسیپ هەبێ بۆ ناوەندەکانی خوێندن لە هەموو ئاستەکانە کە وا بێت چۆن لیکولی مەقامین مەقال لیکولی بڵێن کۆنتێکسیش جلوبەرگێکی گونجاو بپۆشتێت چ مامۆستا چ قوتابی ئەفۆن خاڵی سێهەم بۆی تەواوی بکەم من بۆ دکتۆرە خوێنی دکتۆراکەم تێزەکەم پەیوەندیم کرد بە ئەلبەرت مەهرابیانەوە بەڕاستی و 55 وتی زۆر بە هین ڕۆشتووە لەسەر من یعنی بڵێن جێنەرالایزێشن نەکرێت گشتگیرەکرێت لە هەموو کۆنتێکسێ پێم باشە لە کۆنتێکسی خۆیان بەکاری بێن چونکە کۆنتێکس هەیە لەوانەیە قسە زیاتر کاریگەری هەبێ هەندێکگەیە زیاتر دەنگ هەندێکگەیە زیاتر بۆدی لانگوێج بەزوتی ئەوە ڕۆشتووە لەسەر من کە یعنی بەجێگیری گشتگیرەکرێت زۆر سپاس ببرن کاتم گرتن خۆش دکتۆرە زۆر سپاس پرسیارەکان زۆر پوخت و دیاریکراون فەرمووت پرسیاری یەکەم بۆدی لانگوێج و نۆن ڤێربەڵ ئەوە بەڕاستی لە هەموو کتێبێکە هەردووکی بەکارهێن یعنی تۆ تەماشاکە باشترین کتێب لەو بوارە کتێبەکەی بڵین کتێبەکەی ئالان پێز و بەربەرا پێزە کە ناوی The Definitive Book of Body Language یعنی هەموو لەسەر غیلافی کتێب کەمی ئەنووسن زۆر بە دەگمەن ئەنووسن نۆن ڤێربەڵ کۆمیونیکیشن بەس لە بواری تەماشاکە مامۆستا لە بواری کۆمیونیکیشنە لە بواری کۆمیونیکیشنە نۆن ڤێربەڵ بەکارهێن بەڵام لە بواری خوێندنەوەی زمانی جەستە بۆدی لانگوێج بەکارهێن ئەو دووشتە هەردووشیان دەسە کوشکن نزیکن لە یەکەوە دوو چی بوو پرسیاری دووەم لكل مقام مقال بوو دوایەوە بۆ هەر شوێنێک مەسەن درێس کۆدێک یان شتێکی دیاریکراوە زمانی باسی جلوبەرگ بوو یەکەم ئەوەی مەهرابیان خۆی ئەوە ڕاستە ئەوەی مەهرابیان بێگومان ئێستا با بێنە سەر مەسەلەی خوێندنەوەی زمانی جەستە لە بواری درۆناسیە بڵێن کەشفکردنی درۆ ئەلەوەیە ئەوەی مامۆستا زۆر ڕاستە ئەلەوەیە زمانی ڤێربەڵ بڵێن جارێکی گەلێک گرنگە یعنی هەندێک جار بۆ نمونە سێ-چوار کلیلمانەیە لە کەشفکردنی درۆزنە یا ئەو کەسێکە درۆکە هەمووی ڤێربڵە هیچی نۆن ڤێربڵ نییە زۆریشن تقریبا ئەگەنە داهین بۆ نمونە ئەڵێ کەسێک ئەوەی کە درۆکە حەزی لە گشتاندنە ئەگەر لێ پرسی بڵێ پیاوێک ژنێک لە پیاوەکەی پرسیڵێ ئەرێ منت خۆشەیە زۆر سەیرە پیاوێژنی خۆی خۆش نوێ ئەوە گشتاندنە یان ئەڵێ درۆزن عادەتەن پرسیارەکە ئەڵێ تۆ منت خۆشەوێ تۆ بۆ ئەم پرسیارەکەی ئێستا کاتێتی بۆ ئەم پرسیارەکە لە ئێستا تەماشا کەمان هەمووی ڤێربڵن ئەوە زۆر ڕاستە بەڵام لەو دۆخەیە ئەوە ڕاستە بەڵام لە کۆمیونیکیشنە جەستە پێش دێت ئەوەی مەهرابیانیش زۆری بۆ کۆمیونیکیشن بەکاری دێنن کەمی بۆ خوێندنەوە سێ جلوبەرگ بەداخۆ ئێرە جێگەی نییە چکە مەتنی ناونیشانی بابەتەکە لەگەڵ ئەوە ناگونجەگەنا لایەنی تر زۆر هەیە ئێمە باسی زمانی جەستی تیا بکەین بەڵام بۆ جلوبەرگ سێ-چوار بنەما هەیە کە هەموو لە جلوبەرگا باسە کرێ یەکەم ئەوەی کە جەناب بتەڵێ لیکولی مەقامی مەقال بۆ کوێ لە بەرەکەی بۆ چی مناسبەیە لە چی پێگەیە پێگەکە جدیە ئەکادیمیە فەرمیە یا بەڵێن ڕەسمیە یان کەژوەڵە ئەوە جلەکە دەست نیشانەکە دوو جلێ لەبەرکە لەگەڵ جەستت بگونجێ تایە مرتاح بی تایە ئاسوودە بی بتوانێت جوڵە بکە بەتایبەت لە پۆلە جلێک لەبەر نەکەی پۆلە زۆر تەست بێ وات لێ بکە نەتوانانی بجوڵێتەوە بە ئاسوودەی هەناو بنێ و هەروە پێڵاوێکی وا لە پێ نەکەی کە نەتوانیت باش بجوڵێتە سێ لە هەمووی گرنگتر جلێک لەبەرکەین پسپۆڕانی جلوبەرگ لە جەستەیە پێمانەڵێ جلەکە گوزارە بکە لە پیشەکەت پێش
ئەوەی گوزارە بکە لە جوانیت لە پیاوەتیت لە ژنێتیت لە سەکسوالیتێ لە هەموو ئەمانە ئەبێ گوزارە بکە لە ئاستی پیشەکەی دێتی تۆ بۆ نمونە ئەگەر پۆلیسێکی مرور با بڵین جلەکەی لەبەرنەبێ خۆ کەس بە قسەی ناکە هەزار ئیشارەت بدا لەو ناوە ئەگەر دکتۆری ئەبێ جلەکەت مێلۆسپی بێ ئەو زیاتر با بڵێن مزداقیەتت ئەداتێ ئەگەر مامۆستابیت بەڕاستی ئەبێ جلێکی باشت لەبەر بێ ڕێک و پێک بێ پاک بێ ڕەنگەکانی ڕەنگی جدی بن کەڵەن ڕەنگی جدی یعنی ڕەنگی تۆخ تێر وەکو ڕەش وەکو نیلی وەکو شینی تۆخ وەکو ڕەساسی بەڵام کەچی بۆ سەیران لەگەڵ مامۆستاکان ئەو کاتوانی کە زۆر لەبەر بکەیت ئەمانە بنەمای دکتۆر یەکشی کە ژەمێنێتەوە ئەوە بەتایبەت خەڵکێکە زەوقیانەوێ ئەنجا زەوق چییە یعنی تەنسیق لە نێوان ڕەنگەکان هەموو ڕەنگی شوێنی ئێستا من سوورم لەبەرە خوا نەخواسە بڕۆم بۆ پرسەیەک ئەم سوورە لەبەر ناکەم دەبێ بزانێت لەکوێ ڕاستە کاک دکتۆر باوەجی فەرموویان لەمێژە چاوەڕێەکەی بەس چ بکەین سەڕەکەوە دکتۆرجیان فەرموو دەستخۆشین بۆ کاک دکتۆر فازڵی بۆ جەنابتان دکتۆر باشی سپاس سەلامەت بی کاک دکتۆر بە نیسبەتی پێکەنەرەکانی زمانی جەستە خۆ دەزانی کە زۆرشت دەگرێتەوە لە دەست و لە دەموچاو و لە ئاڕاستە و مەودا ئەوانە منەمێ بە تەحدید مەسەلەن چاو بە مجەڕەدی وەریگری یعنی چاو بەبێ ئەوەی کە مەسەن ئەو کەسە چاویەت روچێنە یان ناچاوی بزەکاتەوە یان نا مەسەلەن چۆن سەیرت دەکات بەبێ ئەوانە کە ئەڵێن چاو شتی لێ خوێندرێتەوە یعنی نازانم لە پرسیارەکەم گەیشتن یعنی بڵێن ئێستا چاوێک وەکو خۆی بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی تیا بکرێ یان هیچ مەسەلەن دەورو پشتی چاوەکە هیچ گۆڕانکاریەکی هەبێت بەس چاوەکە خۆی سەیریکەی چۆن شتی لێ خوێندرێتەوە من لەوە تۆزێک ناڕوونە لەلام فعلا چاو بەبێ هیچ ئەو شتانی ترکە لە دەوروبەری کاریتیەکەن خوێندەوەی لێ ئەکرێت و چۆن ئاگەر بکرێ ئەوە یەک بڵێن مامۆستایەکە یان قوتابیەکە هەر کەسێکە بەرامبەرمانە بەبێ عنی بەس تەنها سەیری ناو چاوی بکەین بەبێ شتەکانی تر ئایا ئەوە شتی لێ خوێندرێتەوە جێ باوەڕ نابێت لەو حاڵەتە ئەو خوێندنەوەیە ئەوانی ترە عەفوەن ئەوانی ترە کاریگەری ئەوانی ترە ئەو کاڵێن چاوی ئەو کەسە شتی لێ خوێندرێتەوە ئەگەر وابێ ئاخر ئللا ئەبێ کۆنتاکتێکە بێ ئەمجا لێ خوێنیتەوە با بڵێن تا ئەو کۆنتاکتە بەهێزتر بێ باشتر چاو دەرەکەوێ لە تعبیراتەکانە خۆ لە شعری کوردی شە من زۆر باسیەکەم لە بۆیە لە زمانی جەستا ئەڵێ لە خوێنەوەی زمانی جەستا ئەڵێ چاو ئاوێنەی ناخە یا هەندێک جاڵە پەنجەرەی ناخە هەندێک جاڵن ئاوێنەی ڕۆحە زۆر گرنگە مەسەلەی چاو بەڵام بە حەقیقەت چاویش عەینی وەکوتمان بەیشکلاین ئەوێ بەیشکلاین دەبێت یعنی بۆ نمونە ئەمڕۆ من و جەنابەت دانیشین تەماشای یەکەکەین قساکەین چاومان ڕەهایە پردی نێوەندی پردی چاوەکانمان کۆنتاکتێکی باشیە بەڵام هەرچ بینێ شتێکە بیستم بە دڵم نییە ئەڵێن دکتۆر باوەجی وای پێدوتووە سبینێ کە عاجزە بم لێت بە چاوم دەرێخە چاوم ئەو کۆنتاکتەی دوێنەی نامێنێت بۆیش ئەڵێن ئەمڕۆ بینیم وەکو دوێنە تەماشای نەکردم وەکو جاران تەماشای نەکردم ئەو شیعر هەردی من زۆر جایێنەوە کە ئەڵێ چ سڕێکت لە ناو دڵە حەشارداوە بە پەنهانی کە چاوەکانت ئاوا کە چاوت ئاوا وابزانم چشنی ئاوێنە وەها ئاوێنە چشنی ئاوێنە ئاوا بێپەردە درکانی تەمەن زۆر گرنگەوە ئەوە باشترین بڕاو کە چەندین کتێبی زمانی جەستە کە باسی چاوەکەن خوێندومەتەوەکو ئەوجان تعبیری لێ نەکردووە دەستەکان خۆش دکتۆرجان وڵات پرسیار زۆر ماون پرسیاری دکتۆرەوەلا پرسیاری ئەو برادرانە جوابدا کە گوتیان بۆ لە خولەکانی پێداگۆجی بابەتی زمانی جەستە ناگوترێتەوە بەڵام بەڕێزیان دەڵێ لە زۆر لە بابەتەکان جێگەی کراوەتەوە لە خولی پێداگۆجی باسی زمانی جەستە دەکرێت و ئیحترامی پێدرا بابەتێکی تر مامۆستا ئیبراهیم عەبدولکەریم دەڵێ ئایا زێدەڕۆییکردن لە بەکارهێنانی زمانی جەست بێتە هۆی لابردنی تەرکیزی قوتابی ئەگەر زێدەڕۆیی بکرێت بەڵێ ئەگەر بەتایبەت لە ئاماژەکان
ئاماژەکان زێدەڕۆی لێ بکرێت بێگومان باش نییە ئەوەش ئەمێتە سەرەوە ئاماژە چۆن بەکارێنی لە بەشە لە ڕاهێنانەکانم من باسی ئەەکەم باسم لێکردوون کە زێدەڕۆی لە ئاماژە خراپەلاندێک کولتوری شەیە بزیادەڕۆیی تیاکرد ئەوەش خراپە هەندێک کولتور خۆی وایە بۆ نمونە کولتوری عەرەبی ئەفریقایی زۆر دەسوالیەکەن کرد ئەوەش بۆ خۆی خراپە بۆ بەنسبەت مامۆستا دکتۆر ئالا ئەڵێم بەداخەوە ئەوانەی کە زۆر جار جێیان کردوێتەوە لەوێ زۆری کە ئێڵێنەوە خۆی ئەبێ پسپۆرێکی زمانی جەستە بێڵێتەوە دەست خۆش مامۆستا ئازاد محمود زمانی جەستە نین ڕاست مامۆستا ئازاد محمود فەرموو مامۆستا ئازاد سڵاو ڕێز مامۆستانی بەڕز کاک دکتۆر دەستان خۆش بێ وێبنارێکی زۆر بەسوود بوو جێگای ڕێزن بەڕاستی دیارە وێبنارە یاخود ئەو بابەتە شت زۆر هەڵدەگرێت دەیان محازەرات و یاخود سیمیناری لەسەر دەستان خۆش بێ بەس دیارە کۆمەڵێک پرسیارم هەبوو جوابەکەم ڕەنگە وەرگرت من پرسیارێکی گرنگ کە بەلامەوە گرنگ بوو کاریگەری زمانی جەستە زیاترە یان زمانی قسەکردن و نووسین وەکو تێبین و سەرنجێکیش زمانی جەستە بۆ ینی تێگەڵکردنی لەگەڵ هەڕەشە و توندی تیژی دیار بوو کاک دکتۆر لەو بابەتە قسەی نەکرد چکە زمانی جەستە بۆ هەڕەشە و توندی تیژیش بەکاردێ دووبارە سوپاسان دەکەم با زیاتر لە دەست خۆش مامۆستا ئازاد دەست چاوت خۆش بەڵێ مامۆستا ڕێکان بەڵێ مامۆستا ڕێکان بە کۆمنتیش نووسیتی دەستی بەرز کردەوە کۆمنتەکەی دەخینینەوە مامۆستا لەبەر کاتەکە دەڵێ هەندێک جار جیاوازی نێوان کولتور و کۆمەلگا و عشاعریش دەوری دەبێت لە جێبەجێکردنی زمانی جەستە ئەوە یەک و زۆری ژمارەی قوتابی لە پۆلیشدا هەندێک جار کێشە دەبێ ڕەنگە نەتوانیت تەواو زمانی جەستە بخوێنەوە لەبەر زۆری ژمارەی قوتابیەکان لەناو پۆلدا و ئایا بەرزی و نزمی تۆنی دەنجی مامۆستا ئەویش ڕۆڵی هەیە یان وەکو بەشێک لە زمانی جەستا زمان دەکرێت بێگومان ئێمە باسی دەنگمان نەکرد بەتایبەت تۆنەکانی دەنگ بەرزی و نزمی خێرایی و خاوی و وەستان و نەوەستان تەکنیکی دەنگ بابەتێکی زۆر تایبەتە لێرە جێگەی نابێتەوە بەڵام بێگومان کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەوەی کە سەرنجی قوتابی ڕاکێشی ئاگایی قوتابی بۆ خۆت ڕابکێشی و هەروەها من بێگومان سەبارەت بەوە کە ئێماڵێن دینامیکەتی جەستە من دەسەواژەی وەکارێنم پێ ئەوترێت دینامیکەتی دەنگ یعنی هەر جەستە دینامیک نییە دەنگیش دینامیکە وەستانەکان ریتم گۆڕین خۆپاراستن لە یەک ریتمی کە پێڵێن مۆنۆتۆنۆس بۆی بێزاری دروست نەکەیت ئەمجا دەنگی گەرم دەنگی وا لە خەڵکە گوێی لێ بگرن ئەمانە بۆ مامۆستا گەلێکردن ئەمجا دەنگێکەیە کە زۆر زۆر نزمە زۆر نزمە بەتایبەت زۆرجار خانمەکان لە پۆلە بەتایبەت ئەوانەی کە نوێن ئەو کێشەیانە بێ هیچ لەسەرەوەکەن دەنگیان چۆن بتوان دەنگیان بگەێنە ئاخر کەس لە ناو پۆلەکەیە ئەمجا کێشەی دەنگ لەوەیە کە نەیزڵ ئەوەنێ بە لووت قساکە هەیە بەس بە قوڕ قساکە هەیە بەس بە سین قسەکە قسەکە ئێماڵێن هەموو پێکەوە لە دایفرام مامۆستا دکتۆر دایفرام لە ناو پەنچکەوە بزەبت بە کوردی چی پێڵێن ناو پەنچک یعنی لە سەرەوەی ناو پەنچک ڕایەن ئەوە زۆر زۆر گرنگە مەسەلەی دەنگ لێرە بەداخەوە فریای ناکەن هیوادارم بتان لە وەبنارێک باسی دەنگ بکەین وەڵا پێم خۆشە ئینشاءڵڵا مامۆستا عادل کەریم وەرگرین مامۆستا عادل فەرمۆ بەڵێ مامۆستا عادل فەرمووجە بەڵێ سوپاس مامۆستا مایکەکەت بکەوە فەرموو قسەی خۆت بکە سا دەنگمێت بەڵێ بەڵێ جا مادەم مۆزوعەکەی ئێمە بۆ پەروەردەیە ئەوەی ڕاستی بێ کاتێک مامۆستا زمانی جەستە بەکارێنێت لە پۆلا جاری وا هەیە پێویستەکە زمانی ئاماژەکان پێش زمانی جەستە بێ بۆ چکە جاری وا هەیە مامۆستا وا لە گەرمەی دەرسا و دەنگ بەکارێنی و زمانی جەستە بەکارێنێتە لەبێ لەو مامۆستا ئاو بخۆمەوە مامۆستا بچم بۆ سەر ئاو ینی زۆری کاتەکە بەوە ئەڕات لەبەر ئەوە لەو کاتانەیە نازام دکتۆریش لەگەڵ مایە لەوەیە کە
زمانی ئاماژە یان ڕێسایەکە بێ بۆ ژماری زمانەکانی ئاماژە کە تەلەبێ گرفتێکی هەیە یان پرسیارێکی هەیە وەڵامێکی هەیە ئاماژە هەبێ بۆ ئەوەی دەرسەکە بە مامۆساکە نەبڕێ و زمانی ئاماژە وانەکات زمانی جەستە بڕینی تێبکەوێ. ئیتر نازانم تا چەند لەگەڵ ئەمەیان سپاس. تەبینێکی زۆر باشە. من ئەوانەی کە لە خولەکان لەگەڵ ما بوون ڕایەنەرەکان بە تایبەت ئەگایان لێ چەند ئیش لەسەر ئاماژدارەکەم. هەر من بەڕاستی پسپۆڕێتەکەم لە زمانی جەستە لەسەر ئاماژەیە کتێبەکەم ئەو فیزیال جەسەد لەسەر ئاماژە زۆر زۆر قسەم کردووە و ئەو شتەی بە ئاماژە ئەیڵێ ئیتر چی پاش وشە پاش ڕستە یا پێش ڕستە و ئەوەی کە ئێستا بازەوە کرا زمانی جەستە ئەتوانێت بە تایبەت لە دۆخی تنوتیژیشە ئەوەی کە یا بەڵێ ناڵێن تنوتیژی ئەڵێن پەیام ناردن یا هەڕەشەکردن حتا تەماشاکە ئەوانەی کە بە جەستە ئەیکەن زیاتر جێگای بەجددیتر وەرەگیرێن. ئەگەر زمانی جەستە لەگەڵ یا هێز بێ ئەو شتە بە جددیتر وەرەگیرێ و هەندێک شتیش لە ناو پۆلە بە ئاماژە مامۆستا ئەنجامیەدا نەک بە دەنگ نەک بە دەنگ سەرەکەی ئەو هەندێک جار ئەو هێزەی نییە کە ئاماژە هەیە. ئاماژە بەس کێشەکەی لەکوێیە چۆن ئاماژەی باش بکەین، چۆن ئاماژەی باش بدەین، چۆن دەستەکانمان چاک بەکاربێنین. ئەوە بابەتێکی زۆر دوور درێژە لەناو خولەکانە من ئەو بابەتە ئەڵێمەوە. دەست خۆشبی مامۆستا نەوزاد فەیزین تکایە مامۆستایان یارمەتی یەکتر بن کاتەکەمان زۆر تێپەڕیوە ئەگەر بە کورتی بێ فەرموو. بەڵێ من مامۆستا نەوزاد ڕاهێنەر لە پەروەردەی دەشتی ئەولێر. سڵاو لە کاک دکتۆر، سڵاو لە ڕێکخەران، سڵاو لە ئامادەبووان. بە ڕوونکردنەوەک دەست پێ دەکەم لەگەڵ دوو پرسیاری محەدەد. ڕوونکردنەوە کە 5 خاڵی زۆر گرنگە هەیە بەڕێی من. یەکەم خاڵ دەبێ مامۆستا چاوی بە عەدالەت لە شعبەکەی بە عەدالەت تەوزیع بکات، چاوەکەی بجێڕی. دووەم خاڵ مامۆستا دەبی زەردەخەنەی هەبی، یعنی زەردەخەنەش تێدا هەبی زیاد و کەمی بکە. سێم خاڵ مامۆستا باس کرد کاک دکتۆر فۆنتی بەرز و نزم، یعنی هەردوو دەتوانی بە شێوەیەکی باش یان نزمتر بەکاربێنی. و سێم سپێس بینی ڕستەکانی قسەکانی نەک بریە قسەکانی عەجەلەبی هەندێک ڕاوەستی ئەو جا قسام بکە. پێنجەم کۆنتاکی بینی نزیک بی، یعنی کۆنتاکێکی دووری نەبی، نزیک بی. ئەوە زۆر دەوری هەیە. و دوو پرسیاری محەدەدمە. یەکەم پرسیار کاک دکتۆر ئەوەیە پەیوەندی نێوان زمانی جەستە و پەیوەندی نێوان تاقەی شاراوە لە قوتابیان چییە؟ دووەم پرسیار ئایا کۆنتاک یعنی بینی زمانی جەستە و زمانی سەبوڕا کە ئێستا سەبوڕی ئەلکترۆنی هاتیە کە ئەوەش ئاماژەک و هێمای تێدایە، پەیوەندیان چییە بە بابەتی زمانی جەستەوە؟ مەبەست چییە ینی لە تاقی شاراوەی قوتابی؟ تاقەی شاراوە مەبەست چییە مامۆستا نەوزاد؟ مامۆستا ئەو تاقەیە زۆر زیاد تەلەبە وای لێکا، یعنی ئەو تاقەیە لە ناو مێشتی بینیە ناو مەیدانەکەەوە بە زمانی جەستەوە، یعنی وای لێ بێتە ناو مەیدانەکەەوە. گرنگە فعلەن ئەو کەواتە پرسیارێکی ینی زۆر ضروریە. چونکە تۆ من تۆزێک لە مەسەلەی توێژەی کۆمەڵایەتی باسم کردوێ هەڵێ ڕێنماییکەری کۆمەڵایەتی نازانم، بەڵام لە ئەسکەندەناڤیا زۆر کوراتۆری پێ ئەڵێن و ڕۆڵیشی زۆر گرنگە لە ئەسکەندەناڤیا. ئەوە ئەو تاقەیە دۆزینەوەی ئەو تاقەیە واڵاکردنی ئەو تاقەیە یان دەرباسکردنی ئەو تاقەیە زمانی جەستەی مامۆستا تایە ڕۆڵێکی زۆر سەرەکی ئەبینێت. بەو کەرستانەی کە بەسمان کرد ئەوەی کەوتە سپەیس دووری نزیکی بەکارهێنانی دووری نزیکی لە شوێنی خۆیان احترامگرتنی فەزای ئەو کەسە و ئاراستەی جەستەی ئەو کەسە بەکارهێنانی ئاماژەکانی جەستەی کراوە، خۆ دروستنەوە لە ئاماژەکانی جەستەی داخراو و هەروە باسی فەیسی کراوە نەک فەیسی داخراو و نەک فەیسی نیوترال ینی فەیسی بێلایەن ئەو دەموچاوی کە
هیچ گزارە نادا یا هیچ گزارە ناکە دەلایەنە خۆدرخستنەوە لەم شتانەوە بەکارێنانی ینی بن کۆنتاکتی چاوی تەواو بەکارێنانی دەمولێوی تەواو بەتایبەت لە کلیلی یەکەمی کۆمەنیکیشن کە ئەکاتە زەردەخەنە هەموو ئەمانە ئەمدا هەندێک جاژڕەنە پێویستی بە بەرکەوتەی جەستەییش بێ ئەو قوتابێتە دەسەخێتە سەرشانی یا تەوقەی لەگەڵەکەی یان با بڵێن دەست بە پشیایەنی ئەدەی بە شانێ وەک تەشجیعێک وەک هاندانێک هەموو ئەمانە کلیلی جەستەیین بۆ کەسە کە وای لێ ئەکا ئەو وزەیە کە لە ناوێتی ئەو هەستونەسەی کە لە ناوێتی بکرێتەوە بربەستەکانی پێ لا ئەبیت تۆ بربەست بەوە لا ئەبیت واسی لەکەیت ئەوی جەستەی بکرێتەوە بەڵام یەکەم بۆ کارستانەی کە باسم کردن. زۆر باشە دەستت خۆش بێ بەڵام پرسیار گەلک زۆر هاتیە نازانم پیانی هەمووی پێڕا ناگەن مامۆستا دلان ئاکرەی فەرمۆ. سڵاو بەڵێ سڵاو بۆ ڕێکخەران بەڵێ سڵاو بۆ ڕێکخەران من ناوم دلانە مامۆستای ڕاهێنەرم لە پەروەردەی ئاکرێ دەست خۆش بوو دکتور فازڵ بوو ئەم وێبنارە بەڕاستی وەک داواکاریەکم لە دکتور فازڵ هەیە بۆ ئەوەی ببین بە ڕاهێنەری سەرکەوت و پێویستمان بە خولی زمانی جەستەیە جادەوە لە جەنابیان دەکەین ئەگەر دەرفەتێک هەبیتن ئێمە سیوێک ڕاهێنەرین لە ئاکرێ سیوێک مامۆستای ڕاهێنەرین بە ناوی هەمووانەوە حەزمان لێیە ئێمە بێبەش بووین لەو خولە بۆ هەندێک ئیشاڵڵا یعنی بوومان دەکەیەوە ئیشاڵڵا لە بەرنامەدا هەیە ئیشاڵڵا مامۆستا دڵە خۆش بێت چونکە بۆ ئەوی ببین بە ڕاهێنەرێکی سەرکەوت و زۆر پێویستمان بە زمانی جەستەیە بەبێ ئەوە نابێت بەبێ ئەوە چونکە ئێستا بەداخەوە ڕاهێنان لە کوردستان ئێستا ینی کۆمەڵێک ڕاهێنەری زمانی جەستە پیا بوون هێشتا خۆیان پێویستیان بە ڕاهێنانە دەستت خۆش بەڕاستی سوودێکی باشم وەرگرت لەو وێبنارە دەستان خۆش بێ باکاتی زۆر سپاس زۆر سپاس مامۆستا ئازاد دەڵێ پرسیارێکم هەبوو وەڵام نەدرایەوە ئەویش کاریگەری زمانی جەستە زیاترە یان زمانی قسەکردن و نووسین و بۆچی یعنی خۆی وابزان باسی ئەم بابەتەمان کرد بەگشتی هەر بگەڕێنەوە سەر ئەوەی کە مامۆستا پرسیاری کرد دەربارەی مەهرابیان بە حەقیقەت سیاقی هەیە بەڵام بەگشتی ئەگەر کۆی ئەو سیاقانە کۆکە ئەو کۆنتێکسانە کۆیان بکەینەوە زمانی جەستە ڕۆڵی سەرەکی هەیە زمانی جەستە ڕۆڵی سەرەکی هەیە لە میزداقیەتی قسەکانیشمان یعنی با بڵێن ڕەنگە لە هەندێک شوێن قسە کاریگەری تەواو بێت وایە یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر من ئەم سیمینارامی وەبنارە ئەگەر بیکەم و قسە نەکەم ئایا ئێوە هیچ وەرەگن لە من نەخێر بەڵام زمانی جەستەم میزداقیەتی تەواو کارامەیی تەواو متمانەی تەواو ئەدا بۆ قسەیە کە ئەیکەم ئەگەر هەمان قسە بکەم ئاوا دانیشت بێتم بۆ نمونە سەریشم دابخەم قسەتان بۆ بکەم ئایا هەمان کاریگەری هەیە؟ ئەکید نەخێر یعنی ئەمە مامۆستایان لە سەردەمی گریکەوە لە حەزارەتی یۆنانیەوە باس کراوە کە باس کراوە ئەوەی ئێمە پێڵێن ئێتۆسی یەکەم کە ئەچین قسە ئەکەین بۆ خەڵک ئەچینە ناو پۆل لە پێش خەڵک ئەوەستین چەند باش قسە ئەکەین باشە بەڵام ئەوەی کە جەخت لەسەر قسەکانمانەکە ئەوەی کە پیشانی ئەدا ئێمە چۆن خۆمان ئەنوێنین خۆمان نمایشەکەن ئەوە جۆری وەستانمانە جۆری قیافەتمانە جۆری ئاماژەکانمانە کە بەکارێن ئای کۆنتاکتە بەکارێنین ئەوە کلیلی یەکەمە بۆ شتێک کە هەر لە بواری زمانی جەستە باسەکرێ کە پێوتێ بەرکەوتنی یەکەم یا ئینتباعی یەکەم الانطباعات الأولى و first impression گەلێک گرنگە چۆ
فێشت ئیمپرێشن جەستە دروستی دەکا پێش ئەوەی قسە بکەین پێش ئەوەی بێتە قسە. دەست خۆش بێ دکتۆر. دکتۆر زۆر دەپرسن کتێبێکی تایبەت هەیە بەناوی لەسەر زمانی جەستە بە کوردی؟ وڵای ئەو پرسیارم پێ باشە خۆی لە پارەوە من خەریکی کتێبێکم دەربارەی زمانی جەستە لە پۆل و بۆ مامۆستای کارە ئەوەی کە ئەو بابەتی ئەمڕۆ ئەم کتێبە بە هیوایە لەم یەک دوو مانگە تەواوی بکەم پێچونێ بکەم و تەواوی بکەم چاپی بەس جگەلەوە کتێبێکی تر نییە بەناوی زمانی جەستە؟ نەخێر فیزیال جەسەد هەبووە بەس ئەوە بە عەرەبیەکە ئەوە جیایە ئەوە جیاواز. بەڵام کتێبێکم هەیە دەربارەی استراتیجیەکانی کاریزما بەشێک بە زمانی جەستە باز دەکات بەشی زمانی جەستی تایە و ئەوش کتێبێکی باشە بۆ ینی مەبەست وەنێ ڕێکلام بکەم پرسیارتان کرد بۆیە ئەڵێ دەستت خۆش بێ. یەک دوو بەڕێز دەرێن هەندێک کەس هەیە دکتۆر هەندێک کەسی بۆ خۆی بە تەبیعەت دەنجی نزمە دەنجی کزە ئەوانە چۆن بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن؟ ڕاهێنانی هەیە مامۆستا بەنان مامۆستا ژە مەجموعەیەکن ئەوانەیە کە گوتیان ئەوەی بە تایبەت دەنجیان نزمە چی بکەن باشە؟ وڵای ڕاهێنان هەیە ئێستا لێرە ناتوانین باسی بکەین بەڵام ڕاهێنان هەیە بۆ ئەوەی دەنگت مامۆستایان لە زۆربەی زۆری دەوراتەکان باز لە 3 دەنگ نەکەم هەموو مرۆڤێک 3 دەنگی هەیە ئەو دەنگەی کە قسەی پێەکەین ئەڵێم قەڵەمەکە لای دەمت ڕاگرە ئەو دەنگەی کە بەرزە ئەڵەم قەڵەمەکە لای سەرت ڕاگرە من خۆم ئەوەستم قەڵەمێکم بەدەستەوەیە ئەم شتێکم بۆ بخوێنەوە شتێکم بۆ بگێڕەوە بەڵام بە 3 تۆن طبعا زۆربەی زۆر لەوانە کە دەنگیان نزم باڵێن بەخوا دکتۆر جان من خۆیان دەنگم نزمە لە منداڵیەوە ڕاهاتوون لە ماوەیەوە پێم بەڵێن تۆ بۆ دەنگە نزمە ئەڵم دە باشە ئێستا بە ئەم ڕاهێنانە بکەین بخوێنەوە ئەخوێنێتەوە ئاواکەم فعلەن دەنگی بەرزەکە ئەڵم دە ئێنمە خوارەوە ئێستا ئەبێ بە چرپە کێشەمان لەگەڵ چرپە نییە بەس کێشەمان لەگەڵ کوێیە ئێرەیە ئێرە بە ڕاهێنان ئەگۆڕێت ئەو وەڵامی مامۆستای یوسوف بورهان و مامۆستا بەنان بوو. کات مامۆستا ئاری بەکر تکایە بە سەریعیەوە بۆ سەعات 11 بەڕێزان وعدی ئەومان بوو لەگەڵ دکتۆر سەعاتی نیوێک بێبزەوە بۆ 2 سەعات. ئاری بەکر فەرموو مامۆستا دووبارە مایکەکەت بکەوە ببورە. مامۆستا ئاری دووبارە مایکەکەت بکەوە. گوێتان لە دەنگما؟ بەڵێ مامۆستا فەرموو. سڵاوی خوای گەورەتان لێبێ دەستخۆشیتان لێ یەکەم مامۆستا ئاری بەکرم لە سلێمانیەوە. لە دەخولێکی سەرەتاوا تێگەشتم کە دکتۆر بڵێ یەکێ لە سوودەکانی بەدی لانگویج ئەوەیە ئاماژەی هەڵە نەدەین بە بەرامبەر لە کاتێکە کە زمانی جەستە ئاوێنەی ناخە ئاوا دروستتر نییە کە بڵێین یەکێ لە سوودەکانی جەستاوەیە کە بەدی لانگویجمان یاخود زمانی جەستەمان هاوتەریبی ئەو بێ کە لەسەر زارمانە من وام وتم پەرەلێل باڵە دیارە من خراپێک هاوتەری بەتەواو هاوتەری مەکان بەس بۆ خۆشیش وتم پەرەلێل ئێستا باوە مامۆستا وتم وڵات دەست خۆش مامۆستا ئاریجە دەستەکان زۆر سپاس. مامۆستا کارزان فەرموو مامۆستا کارزان ئەگەر یارمەتی یەکتر بدەن هەندێک ماون 6 حوتێک بە هەمووان وەرگرین فەرموو مامۆستا. سلام علیکم سەرەتا دەستخۆش لە مامۆستاکەم لە دووەم جارێکە خۆشحاڵ بێت مامۆستا کارزان لە قەزای سۆلانەوە ئوستاژ گیان ئەمە وەکو مامۆستاکە وەکو ڕاهێنەرێک ئێستا ئەمە کە زمانی جەستەی باسەکەین لەگەر مامۆستایەکان باسەکەین ینی مامۆستایەکان لەسەر قوتابیەکان بە زمانی جەستەی هەم بە باسمان کرد کە زمانی جەستەی 3 بەشە دەنگە و شێ و لە ئاماژەکان پێک دێت بەڵام ئەوەی زۆر لای من گرنگە وا پێویستە کە مامۆستا خۆی ئەزانی بە زمانی جەستەی قسە بکە وا باشێکە
کاردانەوە لەسەر قوتابیەکانیش فێر بکرین چۆن مامۆستا ئازانی زمانی جەستە بەکاربینی ئەوەی زۆر لێرە گرنگە قوتابیان لۆ لەبەرچی ئێستا من وەکو مامۆستایەکی ڕاهێنەر تاکو تۆ خوڵت بە من نەکرد من زمانی جەستەم نازانی باو قوتابیانە شەر لە ئێستاوە بێبەش نەبن کە ڕۆژگارێکدا پێویست بە خوڵ نەبی هەر لە ئێستاوە لە چونکە هەر لەناو ئەکادیمیایەکن خۆیان بتوانن ئیشی لەسەر بکەم بەڵام ئەوەی لێرە زۆر گرنگە مامۆستا لە چ تەمەنێکەوە ئەتوانین ئیش لەسەر ئەو قوتابیە بکەین کە وەربگرێت لەوانەیە پۆلیەکە کەمەبی پێی برێن تۆ پەنجە بەو شێوێ بەکارمەینە کارێگەری لە بەرامبەر دروستەکە وەرناگری لەوانەیە بەڵام چ تەمەنێک گونجاوترین تەمەنێکێ وەکو مامۆستا ئیش لەسەر ئەو قوتابیە بکەین هەر لە ئێستاوە ئەو پێویستی لە دوا ڕۆژ کە هەر ئەچی ئەبی بە پزیشک ئەوی بە ئەندازار بیت هەر شتێک پێویستی بەخول نەکرد لە ئێستاوە ئەو ئەکادیمیای فێر بێ چ تەمەنێک گونجاو لەو قوتابی وەکو پێیانێک هەموو مامۆستایان حەز ئەەکەم لە ئێستاوە چۆن خۆیان فێری زمانی جەستە قوتابیەکانشیان بەو شێوەیە فێر بکەن دەست خۆش بێ سپاس نسبت فێربوونی زمانی جەستە دوو لێڤڵیە دوو ئاستی هەیە ئاستێکی ئەوەی کە بەلای منە زۆر گرنگە ئەوەی کە قوتابی وا لێ بکەین بۆ کۆمیونیکیشن بۆ قسەکردن بۆ گفتوگۆ بۆیە ژوتم پرزنتیشن فێری پرزنتیشنی بکەین کە جەستەی کارا بەکاربێنێ کە تەکنیکەکانی وتاربێژی لە مناڵیەوە بەکاربێنێ زۆر باسی ئەزمموی سویدیم کردووە کە شتێکی لێ پێیان شانۆی مناڵ ئێمە شانۆی مناڵمانەیە بەڵام شانۆی مناڵ لەوەیە لە چالاکی قوتابخانەکان بەکاری ئێنن تەوا بۆ ئەم بابەتە لەوێ نووسراوە چەند جارێکش باسم کردووە شتە هیوادارم بۆ هەمووتان دووبارە نەبێ نووسراوە شانۆی منداڵ بۆ ئەوەیە ئەو مناڵە بتوانێت ببینرێ ببیسترێ تەماشاکە ببینرێ ببیسترێ ینی بۆ ئەوە نییە مناڵەکە ببێ بە شانۆکار یا ببێ بە ئەکتەر یا بێ بە دەرێنەر نەخێت ڕەنگە ببێ بەوە بەزمە مەسەلا ئەوە نیە بەبەستی سەرەکی کە ئەڵێ ببینرێ ینی تۆ منداڵە ڕابێنی لەسەرەوەی بوێرە جەستەی خۆی پیشان بدا بوێرە لە پێش خەڵک بۆستێ بوێر بێ و بتوانێت ئاماژەکانی بەکاربێنێ کۆنتاکتی چاو تەماشای پۆلەکەی بکە تەماشای ئەو کەسان بکە کە قسەیان بۆکە ئاماژە بەکاربێنێ ئەوە ئێمە قوتابیمانێ دەگاتە زانکۆش ناوێرە ئێستا قسە بکە ناوێرە ئێستا پرسیار بکە شەرم بکە ئەم چکرانەوەی جەستەیە گرنگە ئەمجا ببیسترێ ببیسترێ چییە یعنی دەنگی بتوانێت دەنگی باش بەکاربێنێ بتوانێت دەنگی بگەێنێتە ئاخر کەس بتوانێت مۆنۆتۆن نەبێ شێوازەکانی قسەکردن بگۆڕێ توانەکان بگۆڕێ هەروەها لە هەمووی گرنگتر بتوانێت کۆنتترۆڵی هەناسەی بکات ئەمانە کە تۆ ئەمانەت کرد لەگەڵ مناڵ فێرە بێ ئەمجا ئەویان چۆن جەستا ئەخوێنێتەوە ئەویان لێڤڵێکی بەرزتریەوێ ڕەنگە بچێتە دواناوەندی ئەلێ زیاتر سوود لەوە ببینێت زۆر باشە دەست خۆش هەر بۆ زانیارێت ئێمە و هاوینە دەورەیەکمان کردەوە بۆ منداڵان بەناوی پەبلیک سپیکینگ چۆن دەجی و تاردان کە ئەوانەیەک زمانی جەستە زۆر احتیمامی پێدرا کە پێمان وایە لە مناڵیەوە دەبێ ئەوانە بهێنرێن لەسەر ئەوە تاکو کەسێکی کراوەی لە دەرچێ بتوانێت قسە بکە لە بەردەم کامێرایە لە بەردەم مایکرۆفۆنە لە بەردەم خەڵکەیە من خۆم تەمەنم 16 ساڵ بوو لە کەرکووک بەشداریم کرد لە پێشبڕکێی وتاربێژی دەستت خۆش بێ دەستت خۆش سەرکەوتی دکتۆرجیان مامۆستا نەورۆز یاسین فەرموو زۆر سپاس کار دکتۆر لە هۆڕێخستنی ئەو وێبنارە زۆر سپاس لۆ دکتۆر فازڵ جاف بەڕاستی بەسوود بوو دەستەکان خۆش بی من چەند پرسیارێکم بوو بەس باش بە خۆشبەختانە لەلایەن برادرانەوە وەڵام درایەوە تەنها ئەو پرسیارم مابوو کاک دکتۆر لە کاتی قسەکردندا زمانی جەستە لە کاتی قسەکردندا تا چەند پەیوەندی هەیە بە مێشکی کەسەکەوە یعنی چ ڕەبتەچی هەیە بۆ نمونە ئەمن کەسەکەم لە کاتی قسەکردن تا زمانی جەستەم تعبیرەکانی دموچاوم دەبی بەکار بینم ئەگەر بەکاری نینم دەوەستم ڕەنگە نەژوەستم بەڵام با ئەوەکە باش نەگەێنم لە کەسێکی دیکەوە جیاوازە مەسەلەن ئەو کەساگە زمانی جەستەش بەکار نینی بەڵام لە قسەکردن هەر بەردەوام دەبیتن زۆر ئاساییە لەلای ئایا ئەوە تا چەند پەیوەندی هەیە بە مێشکی کەسەکەوە یعنی ئایا ئەوە لە مێشکەوە دەردەچی نازانم تۆزێک جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئێستا ئەگەر مەبەستەکەم گەیشتبی دەست خۆش فەرمە دکتۆرجیان
یەکەم شت بێگومان زمانی جەستە لە کەسێکە بۆ کەسێکە گۆڕێت ئەمە کاردانەوەکانمان مەسوکەوتمان بە تایبەت فیدباکمان لە کەسێکە بۆ کەسێکە گۆڕێت لە کاتی قسەکردن و مەسوکەوتی خۆمان ئەمجا لە کاتی جۆگرتن زۆر گرنگە و خەڵک لەوەیە زۆر لەگەڵ یەکتری جیاوازن خۆی زمانی جەستە وەک هەرزان بابەتێکی مرۆیی هیچ شتێکی تیا 100% نییە وەکو با بڵێن وەکو بیرکاری یاوەکو فیزیا یاوەکو کیمیا کە ئێماڵەن دوو کە ڕەدوو یعنی چوار بەڵام لە زمانی جەستە ناتوانین ئەمە 100% پیادە بکەین هەر بۆیەش لە کاتی خوێندنەوەی زمانی جەستی ئەو کەسانی کە شتە شاردنەوەیان لە تحقیقات شتیان لەگەڵەکەن وەکو کلیل بەکارهێنێ کلیلێکە یارمەتیمان ئەدا بۆی بگەینە حقیقات ئەمجا ئەوەی تریان بێگومان جەستە سیگناڵەکانی خۆی ئاماژەکانی خۆی بە پلەی یەکەم لە مێشکەوە وەرەگرێ لە مێشکەوە وەرەگرێ و هەر بۆیە ژیانی کە لە خوێندنەوەی زمانی جەستەی کەسانی با بڵێن گومان لێکراو زۆر بایەخ بە دەموچاویان نادەن دەربڕینەکانی دەموچاو لەوەیە ساختەی تیاکرێت چکە نزیکە لە دەماغەوە دەماغ پێڵە لێرە پێ بکەرە دەماغ پێڵە لێرە زەردەخەنە دروست بکە دەماغ پێڵە لێرە دەموچاوت خۆت با بڵێ خۆت گرژ بکات بەڵام بەگشتی ئەوەی کە زۆر گرنگە لە خوێندنەوەی زمانی جەستە ئەوەیە کە ئێمە تێبگەین کەی ئەو کەسە لە کۆنتترۆلی دەرەوەی دەماغ یا لە بێ ئاگاییە ئەو کە فرۆید پێڵە بێ ئاگایی یا عرە پێڵە لاوعی بەنیە لە ئەنکۆنشسنێسا بتوانین ئەو کەسە بخوێنینەوە یا ئاگاداری خۆشمان بین ئەمە بابەتێکی زۆر قوڵە ئەمان باتە ناو زمانی جەستە و پەیوەندی بە دەروونزانیەوە کە بۆچوونەکانی فرۆید پاشتری یۆنگ کە باس لە تایپەکانەکە ئەو بابەتە دێتە ناو ئەو پرسیارەوە دەست خۆش بێ مامۆستا کەریم قادر بەڕێزان بەسەرەیە ئەو سێ چار کەسە وەردەگرین و تەواو دەبین داوای لێبوردن دەکەین مامۆستا کەریم قادر فەرموو نەما مامۆستا ئارام عەزیز مامۆستا ئارام عەزیز مستەفا سڵاوی خواتان لێبێ مامۆستا هیمدا دەست و چاو خۆش بە کاک دکتۆر دەستخۆشی بۆ کاک دکتۆر فازیل بۆ ئەو بابەتە جوانەی وەڵام من یەک دوو سەرنج و پرسیارێکم هەبوو کاک دکتۆر یەکەم ئەم بابەتە بەڕێی من و لەوەی زۆربەی مامۆستاکانیش ئەوەی و پرسیارانەی کە کرا من ئەو سەرنجەم بۆ دروست بوو ئەم بابەتە تازەیە بۆ هەزمکردنی ئێمە تۆزێ و هەز دەکەم قورس بێ بە تایبەتی ئێمە لە زانکۆکانە لە پەیمانگاکانە ئەم بابەتانەمان نەخوێندووە کتوپڕ بەسەریا کەوتوین و دوجاریش گواستنەوەی ئەم بابەتە بۆ قوتابیان و هەز دەکەم ئاسان نەبێ بۆیە پێویستە ئێمە ورتر لەم بابەتە ڕۆ بچین جەنابتان پێویستە زوو ئەم بابەتە ئەپدەیت بکەنەوە خاڵێکی تر کاک دکتۆرەوە هەز ناکەی ژینگە و کەڵچەری ئێمە زۆر جیاوازترێکە لەگەڵ ژینگەکانی ترا چونکە ئەم دیراسانەی کە کراوە لەگەڵ ئەو ژینگانەی دەرەوە کراوە چۆن ئێمە دەڵێ فقهی واقع بخوێنینەوانێ ئایا ئەم فقهی واقعی ئێمە ئەمەی بەسەرا دەچەسپێ ئەم بابەتانی جەنابەت باست کردیان دەبێ ئەپدەیت بکرێتەوەوانێ و جەنابەت دیراسەیەکی ورتر بکرێت لەگەڵ کۆمەڵە پسپۆڕیکەیا و بابەتێکی تایبەت بنووسرێ بۆ ئەم ژینگە و بارودۆخەی ئێمە چونکە بۆ خۆت دەزانی مامۆستایەک کاتێکە دەچێتە قوتابخانە یعنی ئەمەنەی معانات هەیە نازانێت کە لەکوێ دەست پێ و کاو زمانی جەستە بەکاربێنێ خاڵێکی ترم ئەگەر بگونجێ ئەم بابەتەی جەنابەت وەکو خولاسەیەک بە چەند ڕۆژ ئەقلامێک و سەردێڕێک بەهدە دەسمان و هەز دەکەم ئیسفادەی زیاتر لێ دەکەین و دەست و چاو خۆش بێ دەست خۆش مامۆستا ئارام زۆر سپاس مەسەلەی ژینگەی خۆمان و کەڵچەری خۆمان و کولتوری خۆمان بێگومان هەر کەسێک کتێبە بنووسە لەسەر زمانی جەستە با نمونەی جیهانی بێنەوە کێشە نیە ینی نمونەی ئینسانیە بەڵام بێگومان ئەو نووسەرە باشە ئەو توێژەرە باشە ئەو پسپۆڕە باشە کە بتوانێت پیادەی بکە لەسەر کۆمەڵگەی خۆمان و لەسەر مرۆڤی خۆمان دەستت خۆش بێ کاک میهێوان لە دهۆکەوە بە ئاویش وەرگرین مامۆستا میهێوان فەرموو سڵاو ڕێز شەو باش دکتۆر سپاس فەرموو Ez qutaviyê diktorî me memnûn diktor zor spas diktor gelek spas bû vê bînerê rastî işte gelek baş bû erê diktor mamosta şêtin zimanê cestey yê daxraweyê girtiyê qutabî
و گویزید بو زمانێکی کراوە بۆ هەندێک پتر بشێتن ینی وانە باشتر بڕێوە بچیتن وانە ینی شێوەیەکی باشتر سەرکەفتیتر دەرز بێتە گوتن هەر ئەوە بوو دکتۆر مامۆستا میوان پرسیارەکە چی بوو دکتۆر گیان زمانی جەستەی داخراوە و کراوە هەیە وایە زۆر جار قوتابی زمانی جەستەی داخراوە ئەتوانین لە بۆ بەرژەوەندی قوتابی زمانی جەستە کراوە بکەین بۆندێ ینی هەم کارتێکردن لە قوتابیانی تریش نەکەن زۆر سپاس تێگەیشتم سپاس مامۆستا میوان سپاس مامۆستا میوان ئەوەی کە گرنگە زۆر ئەو پرسیارە دێتە پێشەوە وابزانم ئەو مامۆستایانی کە ئێستا ئامادەن لەم وێبنارە ئەگایان لێ ئەم پرسیارە لە خولەکان زۆر دێتە پێشەوە لە ئێمە لە جەمسەری کۆمەنیکیشنە دوو جەمسەرمانەیە یەکێکە قسەکە یەکێکیش گوێگرێ ئەمە معنی نییە ئەگەر بکرێ هەردوو لایەن گوێگر بن ئەمە شتێکی زۆر زۆرە هەردووتیان ببورە هەردوو لایەن پیادەی زمانی جەستەی کراوە بکەن ئەوە زۆر زۆر چاکترە بەڵام گرنگ ئەوەیە ئەو کەسەی کە قسەکەرە ئەو کەسەی کەوانە بێژە ئەو کەسەی کەوتار بێژە ئەو پیادەی زمانی جەستەی داخراو نەکات ئەو پیادەی زمانی جەستەی کراوە بکە بەڵام جۆگر با بڵێن لە دۆخەکە ئاو هەدانیشتووە ئەوەی کە زۆر گرنگە لێمە لامان ئەوەی کە ئێمە ئەو جۆگرە لاوای لێ بزانین چەند بە ئاگاییەوە لێرەیە لە ئێستا و ئێرە کە چۆن جۆمان لێگرێ ئەوە لە چیە زانین لە کۆنتاکتی چاو لە کۆنتاکتی چاو ئێمە پلەی بەشداربوونی ئەو قوتابیە ئەزانین ئەگەر کۆنتاکتی چاوی نەبێ دەرەجەی عەرەب ئەڵێ دەرەجەت الانخراط یعنی پلەی بەشداربوونی لاوازە دابڕاوە بۆیە زۆر جار لە زانکۆ گلەی لە قوتابیەکەن ئاوا دانیشتووە یان خراپ دانیشتووە یان پێی لەسەر پێ یان نازانم چی من ئەڵێم مامۆستایان ئەوەی کە گرنگە بۆ ئەو قوتابیە تەماشا بکە بزان کۆنتاکتی چاوی پێت ئەڵێ چەند لێرەیە لە ناو پۆلە یان چەند حزوری نییە ئەوەی کە کادی ئەڵێ پرێزنس زۆر زۆر گرنگە بۆ ئەو قوتابیەی کە گرنگ نییە جەستەی داخستوە ئاوا دانیشتووەیانە بەس تەماشای کۆنتاکتی چاوی بکەێت تەماشای فیدباکی دەموچاوی بکە تەماشای ئەوانە بکە کە پێی ئەڵێن مایکرۆ ئەکسپرێشن چەند لەگەڵ وتارەکەی یا دەرسەکەی تۆ یاوانەکەت ئەگونجێت زۆر باشە مامۆستا تارەقی ئەگەر ئاخر پرسیار بێ بەڕاستی ئەوە ساعت 11 و بەرەو 20 دقە دەچێت مامۆستا تارق فەرموو زۆر سپاس دکتۆر هیمداد بۆ ئەم دەرفەتە کە ڕەخساندت بۆ دکتۆر فازڵ کە بەیەکەوە چەند گفتوگوی بکەینەوە شەوەکە زۆر سپاسی دکتۆر فازڵ دەکەین بۆ ئەم وتە بەنرخانەی ئەلێرە من دوو ئیزافەمەیان دە پرسیارم و وەڵام پرسیارەکان وڵام درراوە لایەن دکتۆری دوو ئیزافەم هەویەکەشیان کە دکتۆر باسی بیستن و بینینی منداڵی کرد کە وا لێ بکەن کە قسە بکات و زمانی جەستەی بەکاربینی لەو ڕووەوە ئەمە ئەو ساڵەکە بابلێن لە استراتیژی ڕاهێنان وانەیەکمان هەیە میتۆدێکمان هەیە وانەوتنەوەی قوتابیان یان خوێنکاران دەربارەی ئەو شتەی کە قوتابی خۆی وانەکە بڵێتەوە ئینشاڵڵا لە وانەکانی داهاتوە ساڵەکە دێنە سەری خاڵێکی تریش ئەوەیە کە ئەم بابەتە ئاوچێشە زۆر گفتوگۆ هەڵدەگرێ کاتێکی زۆر نەدا دکتۆری دکتۆر فازڵی چ لە خولەکە بوو یعنی بابەتەکە زۆر بوو نەیتوانی ئەو شتانە هەمووی لۆمان باز بکە ئەگەر بکرێت جارچکە بێتەوە لە بەرەوە گوتمان با هەمووی بێ جارینەوە باڵێ دەستەکانی داواتی دەکەینەوە جارە ڕەنگە بە تایبەت لەسەر دەنگ بیانی مامۆستا تارەک لە پەروەردەی خەبات مامۆستای ڕاهێنەر دەستەکانتان خۆشبی زۆر سپاس زۆر باشە مامۆستا حەکیم مستەفا حەمەد نووسرایە مامۆستا حەکیم شەوتان باش باشتر فەرموو ببورن کاتەکەشی نەماوە بەس وڵات پرسیارەیە گرنگ بوو وەکو نەک دوا پرسیارش بێ وەکو فیدباک ئایا مامۆستا لە کاتی پۆلدا چۆن فیدباک وەربگرێتەوە لە قوتابیەکانی کە بزانە زمانی جەستەی تەواوە یان نا
یاخود زیادە ڕەوی کردووە بۆ نمونە زۆر جار دەبینی مامۆستا لە کاتی دەرزگوتنەوەدا دیقەت دەدا هەندێک تەڵەبە لاسای دەست جوانی مامۆستا دەکەنەوە لەو حاڵەتەدا ئەوە مامۆستا زیادە ڕەوی کردویان کاریگەری لەسەر قوتابیەکانی داناوە ئەوەکو فیدباکێک وەری بگرینەوە بۆ زمانی جەستەمان من زۆر چکە بابەتەکە من کۆمەڵاتیم گوتوتەوە زۆر پێویستی بەدەست جوڵان و زۆر ئیشم لەسەر زمانی جەستە کردووە بۆ من باسی شاق دەکەی دەبێت دەست بەرزکەوت باسی دەشت دەکەی دەست ڕادەخەی باسی شەڕ دەکەی دەست تێکەڵ دەکەی هەنێ شتان هەیە زۆر جار سەرنج دەدەیت تەڵەبەکان یەک دوو تەڵەبە ئاوا لاسای زمانی جەستە دەکەنەوە لەو حاڵەتەدا وەکو بزانین بە فیدباک وەری بگرین ئایا زیادە ڕەویە خود کاریگەریە دەستان خۆش بێ دەست خۆش زۆر سپاس مامۆستا دەست خۆش بسیارێکی ماقبولە فەرموو بەنسبەت بڵێن ئاماژە ئەگەر زۆر بێ ئەگەر زۆر بێ ینی زۆریش دووبارە بێتەوە هەمان ئاماژە بێگومان قوتابی وێنایەکەن دووبارەکەنەوە بێ بە با بڵێن بێ بە سمپلی هینی ئەو مامۆستایە هەروە لە وشەی شوایە ینی باڵێ مامۆستایەک زۆر بڵێ لە ڕاستیدا بڵێ هەروەها و هەروەها هەیە زۆر ئەوە زۆر بەکارێنێ و مامۆستای زۆر فە بەکارێنێ من بیرم لێ مامۆستای فا پیان دکتۆر فە یعنی ئەوانە هەیە بەڵام من بە ئەزمموی خۆم تەماشام کردە قوتابی ئەو مامۆسایانیان پێ باشەکە ئاماژە بەکارەهێنن بەڵام ئاماژەیش ئێستا کاتی نییە باسی بکەیت یەک ئەبێت وەکو ڕستەیەک چۆن ئەینووسیت ئاوا دقیق بێت ڕوون بێ یعنی کۆتایی هەبێت ئەی تەماشاکە زۆری فەرقە بڵێم مامۆستا جەنابەت ئەڵێ چی مامۆستا ئێستا فەرموو تۆ قسە بکە بەڵام ئەگەر بڵێم فەرموو تۆ قسە بکە جەنابەت ئەڵێ چی کەسوانی ئەو ئاماژانە تەماشاکەیت هەمویان خراپن بۆیە ئێمە ئەڵێن ئاماژەی باش ئەو ئاماژەیە وەکو ڕستەیەک وایە بەچی کۆتایی پێدێت ڕستەی تەواو بە خاڵ ینی خاڵبەندی هەیە ئاماژەکانمان خاڵبەندی تێدا ئەبێ ئەوەش تۆزە ڕاهێنانی ئەوێ بەڵام بەڕایەنان چاکێکەکەین ئەمجا ئاماژەکانمان ئەبێت جوان بن با بڵێن ئێلگانت ڕەشیق بن وانە ینی هەوڵ بدەین دەستەکانمان پەنجەمان نەکەینەوە قسەکەین و ینی ئاوا بکەین و ئاوا بکەینیان حرەکاتی زۆر بازە سیاست مەدارێکی ئاواکەن قسەکەن چەند ناشرینە ئێمە ئەمانوێ ئەو من خەریکە کۆمپیوتەرەکەمە کوژێتەوە پارتری خەریکە نامێنێ بۆیە ئاماژە ئیشکردن لەسەر ئاماژە ڕاهێنانی خۆیەیە ئەگەر بکرێت لەو ڕاهێنانەی من بەشدار من زۆر ئیش لەسەر ئاماژەکەم ئاماژە زۆر جوانە لە مرۆڤە ینی زمانی دووەمە تۆ بە زمانی قساکەی زمانی دەستت ئەمان ئاماژایەدات دەستی ڕاستت ئاماژەی جیایە کە زۆر گرنگە لە پێگەی ئاینیشە دەستی ڕاست شوێنی خۆی هەیە ولا چەپ معنای خۆیە هەموو ئەوانە لە ناوەی مرۆڤ کە ئێمە ئاماژیان لە پێشاکەین بەڕاستی هیمای خۆی هەیە و کاریگەری خۆی هەیە دەست خۆش مامۆستا کەریمە گەغەڵت نەبم سەرپەرشتیار لە ڕانیەوە نامەی ناردووە دەڵێ دەمەوێت قسە بکەم لەمێژە دەستم هەڵبڕیەوە بەس کاتەکە فەرموو مامۆستا گیان سەلامی خۆتان لێ برانی بەڕێز کاریتۆر وەرۆزەم وەڵای دکتۆر جان من بە ئینشاڵڵا مسک و ختام و میسک ئینشاڵڵا پرسیاری ئاخرم لە دوو کۆمنت کورتی دەکەمەوە یەشان ئەوەیە لەناو ستاندەری 11مان هەیە دەکرێت ئەوە پرسیارێکە دەکرێت وەکو میتۆد و میتۆدی هاوسەرق تەکنیکی هاوسەرق مامۆستا بەکاری بهێنێ زمانی جەستە ئەوە یەشێن دووهەم من بۆ خۆم لە سەرپەرشتارێکم پار نزیکەی 20 سیمینارم بەسەر زمانی جەستە کردووە ئەوەی کە زۆر گرنگە مامۆستا زۆر ئیسیفادەی لێ دەکا بۆ بەڕێوەبردننی پۆل بۆ ئیدارەدانی پۆل بۆی مامۆستا زۆر قسانەکە کەماندوو دەبێت بەتەیە فینگەس نظامی پەنجەکان کە دەتوانێت مامۆستا هەر پەنجەکانی بەکاربهێنێ و پۆلێکی باش ئیدارە بدا بۆی بتوانێت
تەلەبەکانیش بێتاقەت نەبێت و لە زۆری مامەڵی خراپ مامۆستا لەگەڵ تەلەبەکاندا بە شێوازی پەنجەکاندا بۆ قوتابیەکان دابەشی بکە و زۆر سوپاس. دەست خۆش بێ مامۆستا ڕێکانیش بە پرسیارەکەی خۆی بکات دەڵێ لە مێژە دەستم هەڵبڕیوە مامۆستا ڕێکان فەرموو. یەک لەحظە ئەسووم ئەوە دێنم هی پاتری بێوایە ئیشەکەم من مامۆستا ڕێکان پرسیارەکە زوو کاتە ئەتا دکتۆر ماوە. مامۆستاییمدا لە دەستپێکدا دەستخۆشی بۆ جەناب بۆ ڕێکخرانی ئەو گلەیبی لە مێژە من دەستم هەڵبرێ بەڵام هەر من هەر دەچوە پاش نازانم مەزا گلەی بکەمیان لە دەستەمە یان لە دەست سیستەمەکەی مامۆستا ببەخشە مامۆستا ڕێکانە بوابزانم تێکەڵاویەک دروست بوو لێ منت داوای لێ بردن دەکەن فەرموو. لە سعاتنەوە من بەشدارم وەکەم کورد دەکەمەوە گومان لەوە دانیە کاتێک کەسێک دەیەوێت پەیامێک یان شتێکی گەرەکە لە ئەوی پەیامەکەی بگاتە شوێنی مەبەست یان کەسی مەبەست وتە و جوڵەکانی هاوتەریب دەکات لە ئەوی ئەو وتە و جوڵەیە ئەوە هاوشانی بن دەستباری بن لۆ گەیاندنی ئەو شتە بە شوێنی خۆی بەڵام ئەمن دیوێکی دیکەم گەرەکە لە زمانی جەستا هەرچەندە مامۆستایەکیش تیشی خستە سەر بەڵام ئەمە دیوێکی دیکە باز دەکەم ئەگەر باسی توێژێک بکەین لە ناو کۆمەلگا لە نێوان دوو کەوانەدا خاوەن پێداویستی تایبەت کە ڕوڵال کە توانای دوانیان نییە و توانای بیستنیشیان نییە گەر بۆکو نمونەیەکی زیندوو وەریانگرین ئەو توێژە ئێمە بە خاوەن پێداویستی تایبەتیان هەروەک باسم کرد بەکە ڕوڵال لە نێوان دووکەوانە باسییان دەکەین دەبینین ئەوانە وەکو مرۆڤێکی ئاسایی ژیانی خۆیان ڕێک دەکەن گریمان کڕین دەکەن فرۆشتن دەکەن لە مەجلیسەکان بەشداربوونیان هەیە بە زۆرێک لە زۆرەکان کۆمێن دەبەخشن یاخود لە دیوێکی دیکە ژن و ژنخوازی دەکەن منداڵ دەخەنەوە ئایا ئەمە نابێتە نمونەیەکی زیندوو لەسەر گرنگی زمانی جەستە بۆ مرۆڤ دکتۆر کۆمنتی لەسەر ئەوە چیە لێرەدا کۆتای پێدەین خۆش بێ زۆر سپاس فەرمە دکتۆر جە پرسیارەکە ینی ئەگەر مەسەلەی زمانی باس مەبەستی تاڵ تێ نەگەیشم کۆتایەکەی ئەوەی من تێگەیشم ئایا چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ڕووی زمانی جەستەوە ئەوەیە پرسیارەکە ئەوە بۆ نییە منی جوات تێگەیشتم بەڵێ دکتۆر جان فەرموو بێگومان ئەوەش بوارێکی زۆر تایبەتە ینی بە حقیقەت ئەو بوارانە هەمووی لە بڵێن ئێستا لە زانستی ئێستاە لە ژیانی ئێستایی هاوچەرخە هەمووی تەخەسوسی خۆی هەیە من بۆ خۆم لە سوید ئیشم کردووە لەسەر دراما بۆ خاوەن پێداویستی تایبەتیەکان تەماشاکە دراما کە لەوێت چییە بەلەوە نییە بڕۆن ببن بە ئەکتەر و خەڵ بێت تەماشایە بکەن نەخێر خۆیان یاریەکەن یاری درامیەکەن بە تایبەتیش گێڕانەوە و بەرجەستەکردن ئەنگلیس پێڵێ مامۆستایان کە پێڵێ ستۆری تێلینگ لە ستۆری تێلینگ جیاوازی ئەوان تایبەتمەندێتی زۆر جیاوازیان هەیە لەگەڵ لە مەسەلەی زمانی جەستە بێگومان ئەبێت زمانی جەستە لەگەڵ ئەوان خاوتر بەکاربهێنرێت لەسەر خۆتر بەڵام با بڵین گەورەتر ئاماژەکان گەورەتر بن و هێواشتریش بن لەسەر خۆتریش بن ئەوە لەو حاڵەتە کە من ئیشم لەگەڵەکردن هەندێک تایبەتمەندی من فێر بووم لەیانەوە بەڕاستی مناڵە من فێر بووم لەیانەوە کە چۆن تەعاملیان لەگەڵا بکەم وابزانام لە قوتابخانەکانی چی پێڵێن مۆنستری ئەوەی کە ئیشەکەن لەگەڵ لەسەر بڵین مناڵی خاوەن پێداویستی تایبەت و ئەوانە ئەلەوێ پسپۆڕی تایبەتیان هەیە لە زمانی جەستە یعنی با بڵێن ئەو پسپۆڕەتی ئەبێ بخوێنرێ ئیشی لەسەر بکرێت هەموو کەسێک کە باسی زمانی جەستە بکە مامۆستان ئەوە زۆر گرنگە هەموو کەسێک پسپۆڕ نییە لە هەموو شتێکی زمانی جەستە یعنی با بڵێن ئەوانەی کە سیستەمی مۆنتسۆری بوو ئەوەی مۆنتسۆری ئەلەوێ تەماشاکە ئیشیان لەسەر ئەوانە زمانی جەستە لەوێ مۆنتسۆری زۆر جیاوازە پێداویستی تایبەتی تر زۆر جیاوازە ئێمە لای ئێمە بە حقیقەت ئەو بابەتە تێکەڵ بووە یعنی هەموو کەسێک ئەتوانێت لە کوردستان ینی دەست بۆ هەمووی بەرێ ئەوە شێکی خراپە
نابێت دەست بۆ ئەم شتێ بێ من زۆر جار باس دەکەم بۆ ئەوانەی کە لێمە پرسنەڵم بەڕاستی من پسپۆری ڕاستەقینەی من پسپۆڕەتی من لە بواری زمانی جەستە لە کۆمیونیکیشنایە واتە لە دەستگوتنەوە لە وتاربێژی ئەمە بە پلەی یەک بەڵام بە پلەی گشتی تۆ ئەبێ زمانی جەستە خوێندنەوەی زمانی جەستەوەکو لە سەرەتاوتم بە وردی بزانی کەڕستەکانی بزانی شێوازەکانی بزانی ئەمجا بچێنە ئەو بابەتەی خۆت بەڵام بۆ نمونە بابەتی ئەمنی یا بابەتی مخابراتی یا تحقیقی جنایی یا حتا بابەتی بزنێس و کڕین و فرۆشتن پسپۆڕەتی تایبەتیانەوێت دەستەکان خۆشکاک دکتۆر داوا لێ بن دەکەین لەوانەیە کە دەستیان بەرز کردێتەوە لەوانەی کۆمنتان نووسیوە و پێڕانەگەیشتن سعات 11:30 2 ساعت و نیوە لەسەر خەتین دەزانین ئامادەبوونی ئێوە پەرۆشی ئێوە نیشان دەدا دەمانوێت بەناوی ئەکادمیای مێگامایند پڵەس زۆر سوپاسی بەڕێز پرۆفسۆری یاردەدەر دکتۆر فازڵ جاف بکەین پسپۆری زمانی جەستە لە کۆمیونیکیشن وەکو خۆی گوتی کە 2 ساعت و نیوە لەگەڵمان لەسەر خەتە داوا لێ بن دەکەین سەرەتا هەندێک کێشەی تەکنیکی هەبوو بەڵام بە زیادکردنی کاتەکە تعویزی ئەو کێشە تەکنیکیە کرایەوە بابەتێکی لەو شێوەیەش دەزانین ئەوە بابەتی کۆرسێکی کاملە نەک تەنها وێبینار و چەند ساعاتێک بەڕاستی کۆرسی ڕەنگە وەرزی دەکا 15 هەفتەیی بتوانێت وەرزێکی کامل بڵێەوە بەڵام هەوڵ دەدەین لە داهاتوو بابەتی تر هەبێ کە زیاتر ورتر لەسەر تەوەرەکانی زمانی جەستە یان پەیوەندی نازارەکی بە شێوەیەکی گشتی قسەی زیاترمانەوێت دووبارە زۆر سپاس کاک دکتۆر فازڵ ئەگەر وتەیەکی کۆتایی کەم دەرفەتێکی زۆر خۆش بوو سپاس بە پرسیارەکانتان پرسیاری زۆر چاکتان کرد بەڕاستی شادم بەوەی کە ئاوا پرسیاری ئەوە باش و بە سوودم ئاراستەکرا زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر ئیمداد برای خۆشەویست کەسی دڵسۆزی ئەم نیشتیمانە هەمیشە دەست بۆ بابەتی گرنگ ئەبا کە سپاس بۆ پلاس ئەکادیمی بۆ ئەم بەرنامەیە وەکو گوتم لەسەر منشیانە بۆ جەنابی دکتۆر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵمان بوون لە زووترین کات ئەو تۆماری تەواوی ئەو وێبینارە بە لینکی لە یوتیوب بڵاو دەکرێتەوە بۆ جەنابیشتان دەنێرن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و لە هەفتەکانی داهاتوو لەگەڵمان بن بابەتی ترمان هەیە بۆ ئێوە زۆر سپاس